ئازیزان و خۆشەویستان ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. خۆشحاڵم جاریشتر لەگەڵ ئێوەی ئازیزم بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری دیالۆجی هیوا. بەرنامەی ئەم جارەمان لە یادی ١04مین ساڵ ڕۆژی شۆڕشی مەزنی ئۆکتۆبەرایە و لەم بەرنامەیە ئێمە سەبارەت بە شۆڕشی رووسیا و سەبارەت بە مەسائلێک یاخود هەندێک بابەت کە لەم بابەتەیە وروژێنراوە قسە و باسەکەین. بیرم ناچێ بەر لەوەی دەستکەین بە بەرنامەکە من داوای لە ئێوەی ئازیز بکەم کە سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن لەسەر یوتیوب و بە دۆست و ئاشنایانی خۆتانی بناسێنن. ئەم بەرنامەیەمە بەرنامەیەکی کەمێک تایبەتە. ئێمە تا ئێستا لە بەرنامەکانی دیالۆجی هیوا زۆرتر میوانمان هەبووە لەگەڵ کەسانێکە کە میوانداریمان کردوون دیالۆگمان کردووە یاخود مێزگرمان کردووە چەند کەسێک بەشدار بوون، بەڵام لەم بەرنامەیە من هەر خۆم وەکو ئامادەکار و پێشکەشکار ئەم باسەتان پێشکەشەکەم و مێدەوارم بتوانم باری سەرنجی خۆم بە ئێوەی ئازیز بگەێنم. ئێوەی ئازیز دەتوانن لەم بەرنامەیە چ لە ڕێگەی ڤیددیۆوە کە هەم لە ڕاگەاندنی بەرنامەکەیە لینکەکەمان بڵاو کردوێتەوە کە ڕاستەوخۆ بێنە ناو ستۆدیۆ بەشداری بکەن، چ لە ڕێگەی کۆمنتەوە لە فەیسبوک یاخود لە یوتیوب کۆمنتەکانتان بە ئێمە بگە ئەوڵەدەین وەڵامیان بدەینەوە و لە دیالۆگابین لەگەڵ ئێوەی ئازیز. سەرەتایان بەرنامەیە من تقریبەن وەکو بڵێن پەنۆرامایەکە یاخو کرۆنۆلۆجیەکە لەسەر شۆڕشی ئۆکتۆبەر زەمینەکانی و ئەو وێزگە گرنگانەی کە هەیبوو ئەم شۆڕشە من بە باسێک سەبارەت بە سەرەتای رووسیا دەست پێکەم. رووسیا لە بڵین کۆتایی سەدەی 19ەیە وڵاتێکی پێی وترا وڵاتێکی دواکەوتوو، یەکێک لە دواکەوتووترین وڵاتەکانی ئەوروپا بوو. دیارە تازەیە خەریکە بەرەو سەنعەت بوون و سەنعەتیکردن ئەچێ. هەنێک لە شارەکانی وەکو بوون نمونە پێترۆگراد دەبێتە ناوەندێکی گەورەی کارگەری. قەیسەرێکە حکومێکە ناوی نیکۆلای دووەمە لە ساڵی 1894ەوە دەسەڵاتدارە. ئەم وڵاتە وڵاتێکی پانوبەرینە، نزیکەی 126 ملیۆن کەسی تیاژی، 193 گروپی ئتنیکی جۆربەجۆری تایە. وڵاتێکی فراوانە، سێیەمین وڵاتی دنیاە لە ڕووی مەساحەوەیە لەو سەردەمەیە، یا بڵین یەکەمین وڵاتی دنیای لە ڕووی مەساحە، بەڵام لە ڕووی بڵین نەسەمەوە یاخود دانیشتوانەوە سێمین وڵاتی دنیاە لە دوای هند و چینەوە. بەڵام وڵاتێکە کە هەژاری تایە بە شێوازێکی زۆر زۆر بەربڵاو هەیە و لە پەنایە کەمایەتێکی زۆر کەم لە دەوڵەمەند و لە بڵین پیاو ماقوڵانی دەوروبەری پاشا و خود وەکو پیانەوتێن و بەلاکان یاخود دەرەبەگەکان دەسەڵاتێکی فراوانیان هەیە و سەروەت و سامانێکی زۆر زەوەندیان هەیە و لە ناز و نیعمەتێکی زۆر بێسنوور و ناعەقلانی ئاژی. لەم سەروبەندەیە کە دیارە لێرەیە ئەمانە دیمەنێکن لە دیمەنەکانی ئەو سەردەما کە لەم ڤیددیۆیە من بۆ ئێوەی ئازیزم ئامادە کردووە. وەک گەتە بەرچاو لە سەرەتای ساڵی 1950 رووسیا کە بەردەوام خەریکی شەڕ و شۆڕ و داگیرکاری و داگیرکردنی وڵاتەکان و لکاندنی وڵاتەکان بەخۆیەوە بووە، چەند شەڕێک لەگەڵ دەوڵەتی عوسمانیا کردووە، تەنانەت بەشێک لە سەواحیلەکانی چینیشی داگیر کردووە. لە یابانە لە شەڕێکا تێگەشتێەوە ئەم تێکشکانە و ئەم ڕووخانە بێتە هۆی سەرهەڵدانی جوڵانەوەیەکی شۆڕجێڕانی فراوان لە ناو رووسیایە.
ئەم جوڵانەوەی بەچی دەستپێکە بە خۆپیشاندانێکی کارگەران دەستپێکەکە کە لە ساڵی 1905 ئەچنە بەردەمی کۆشتی نیکۆلای دووەم بەڕابەتی قەشەیە کە ناوی گابۆن بوو کاتە ئەم قەشەیە ئەڵێ من پێشوازیتانەکەم و قەیسەر بە دۆخیەوە نازانێت بە دۆخیەوە بزانێ وەزعتاناوە نابێ لەم هەژاریان ناژین کارگەران ئاوا زۆر کار ناکەن و بەم شێوازە هەژار و لە کولەمەرجیان نابن ئێمە ئەچینە پێشەوە داواکاریەکانی خۆمان پێشکەش بە قەیسەرەکەین و قەیسەر حتمما جوابێکی پۆزتیڤ بەمانە ئەداتەوە دیارە وەڵامی قەیسەر لەو کاتەیە وەڵامی پاسەوانەکانی جگە لە قەتڵ و عامکردنی کارگەران کە سەدانیان لێکوژرا لە بەردەمی قەسرەکەی خۆیان شتی تر نەبوو ئەمە بێتە سەرەتای شۆڕشێکی زۆر فراوان لە رووسایەوە سەرنجام لەر سەروبەتی ئەم شۆشەیە دووشتی گرنگ ڕوئەیە یەکێکیانەوەیە کە یاخود بڵین گرنگترین مەسەلەکە لێرەدا ڕوەیە مۆزۆیەوەیە کە شوراکان دروستە بن یەکەمین شوراکان لە شاری پێترۆگراد دروستە بن شورای کارگەران کە نوێنەراتی ڕاستەوخۆی کارگەرانەکەن و دوا بەدوای ئەو مەسلەیەکی ترکە گرنگە لەم شۆشەیە پاشەکشەکردنی قەیسەری نیکۆلای دووەمە کە تاو کاتەی و دەگەر خراپترین شت کە بکرێ بەرامبەر بە میلەتی بکەوەیە کە لێ بگەڕی نوێنەرایەتیان هەبێ و نوێنەراتیان هەبێت لە حکوومەتە خەڵک بە کەڵچیەوە نان نوێنەراتی هەبێت و حکوومەتی بکە خەڵک پێویستەکە کە حکم بکرێەوە پێویستە بە شێوەیەکی تاگڕەوانە لەلایەن پاشایەکەوە کە مەسلحەتی خەڵگەزانێ حکم بکرێ ئەمە نەزەریات و تیوریەکانی نیکۆلای دووەم بوو پاشەکشەی کرد و قوبوڵی کرد کە مەجلیسێکی نوێنەرایەتی دروست بووە مەجلیسی نوێنەرایەتیە کە ناوی دۆمایە بە زمانی ڕووسی سەلاحەتێکی زۆر کەم و کورتی هەبوو بەڵام لەگەڵەوەیە هەنگاوێکی گرنگ بوو کە رووسیا چۆ قۆناغی ئەوەوە کە قوبوڵی کا قەیسەر حکوومەتێکی نوێنەرایەتی هەبێەوە خەڵک نوێنەری خۆی هەڵبژێەوە هەڵبژاردن بکرێت لەم هەڵبژاردنە دیارە سەرەتا سۆشیالیستەکان مقاتعیان کرد و دوا بەدوای چەند ساڵێک وەختێک شۆڕژ نیشتەوە سۆشیالیستەکان هەندێک لە ئەندامانی خۆیان ناردە ناو دۆماوە و هەندێک لەو ئەندامانیان بە نوێنەرایەتی سەربەخۆ دیارە نەبووە نوێنەری سۆشیالیستەکان کە سۆشیالیستەکان و کۆمونیستەکان دیارە و سەردەما قاچاق بوون چوونە ناو مەجلیسی دۆماوەی خو مەجلیسی نوێنەرایەتی خەڵکەوە لە رووسیا دیارە کێشەکان لە رووسایەوە جیاوازی چینایەتی و ملانی چیناتێر بەردەوامە تاکو ئەگەینە سەروبەندی شۆڕشی بڵێن سەروبەندی جەنگی جیهانی یەکەم جەنگی جیهانی یەکەم مەینەتێکی گەورەی بەسەر خەڵکی رووسایە هێنا ژمارێکی زۆر لە بەرەکانی جەنگا کوژران و رووسیا لە هەموو شەڕەکانە بەشی زۆری شەڕەکانە تێک ئەشکاوە لە ناو وڵاتی شاقات و قڕی و دۆخێکی زۆر نالەبار باڵی کێشا بوو بەسەر خەڵکە و ئەمە لە پەسا بوو هۆی دروستبوونی ناڕەزایەت زۆرتر و سەرهەڵدانی بڵین جوڵانەوەی ناڕەزای لە ناو خەڵکە ئەمە تا ئەیکێشێتە ئەوەی کە لە بڵین مەسایلێکی تریش کە ئیزافەتەن بەمانە باسی بکەین دۆخی ناو بڵین سومعی نیکۆلای دووەم خۆیەتی کە بەهۆی بازێک مەسایلەوە پێگەی جەماوەری خۆی لە دەستەیە بە شێوازێکی زۆر بڵین گاڵتە جارانە لەلایەن خەڵکەوە مامەڵە ئەکرێ و ئەم دۆخەوە ئەم هەلومەرجەوە ئەکا کە بڵین پێگەیکی زۆر لاوازی هەیە و بەرامبەر بە جوڵانەوەی شۆڕژێرانە نەتوانێت خۆی ڕابگرێت مەسەلەی شەڕ لەگەڵ یان ناڕەزایی دروست کردووە پێگەی جەماوەری نیکۆلای دووەم تا دێ لاوازە بێ بە تایبەتی باسێک کرا لەسەر قەشەیە کە بە ناوی ڕاستبۆتینەوەی و ڕەوابیتی لەگەڵ خێزانەکە ئەوانە ئەمانە هەمووی بۆتە هۆی بێبنەمایی بێبنەماکردنی پاشایەتی لەو کاتەیە لە ڕۆژەکانی ڕاستیە هەشتی مارسە بەڵام لە تەقویمی کۆنی رووسایە بە 23 فەبریوەری ناسراوە لە 23 فەبریوەریە ژنان بۆ ڕێزگرتن یاخود بۆ
ئاهەنگگێڕان بە بۆنی هەشتی مارسەوە و تەقدیمکردنی ناڕزایەکانیان ئەڕژێنە سەر جادە. لەم خۆپیشاندانەیە بەرامبەر چێ دروستە بێت لەگەڵ پۆلیسا دیارە خۆپیشاندانەکە فراوان و جەماوەریە و لە ڕۆژی دوای ئەم خۆپیشاندانەیە لە ڕۆژی دوای هەشتی مارسا لە 9 مارس کارگەران و خوێندکارانی پترسبۆرگ ئەڕژێنە سەر جادە. ئەم ڕووداوە پاش چەند ڕۆژێک تا دێ فراوانتر و فراوانترە بێتەوە و لە چەند ڕۆژە دەسەڵاتی قەیسەری هەموو کۆنتترۆلێک لە دەستەیە لە ناو رووسایە و بە تایبەتی لە ناو پایتەختەوە پایتەخت تقریبەن ئەکەوێتە دەستی خەڵکەوە و لەم سەروبەندەیە نیکۆلای دووەم ناچارەکرێ بۆی کەەوە دەستبەرداری دەسەڵاتەکەی ببێ دەستبەرداری دەسەڵاتە بێ و لێرە لە ناو شاری پترسبۆرگا حکوومەتێکی کاتی لە نوێنەرانی دۆما لە نوێنەرانی مەجلیسی هەڵبژێراوی خەڵک پێک دێن و دروستە بێ. بەڵام حقیقەتەکەی ئەوەیە کە ئەم دەوڵەتە کاتیە ئەم حکوومەتە کاتیە دەسەڵاتی مطلقی لە شاری پێترۆگرادا نییە. لە پاڵ ئەم حکوومەتە موقەتەیە شوراکانی کارگەران دروست بوون. شوراکانی کارگەران کە لە وتمان لە ساڵی 1950 ئەزمونێک بوو و خەڵک توانی ئەو شورانە دروست بکە کارگەران توانێنم شوران دروست بکەن لە ساڵی 1970 لە دوای ئەو ڕووداوانەی شوباتە لە دوای ئەو ڕووداوانی بڵین لە ڕاستیە هەشتی مارس و دواتر لە مانگی مارسا بۆ بەڵام بە پێیەوەی کە تەقویمەکە کۆن بۆ گوتم بە شۆشی شوبات ناسراوە لە دوای ئەوە ئەم دەسەڵاتە ئەم ئەزمونە دووبارە ئەکرێتەوە بە شوراکانی پێترۆگراد پێک دێت. شورای پێترۆگراد دیارە لە نوێنەرانی کرێکاران و نوێنەرانی سەربازان پێکاتووە و دەسەڵاتێکی زۆر فراوانی بەسەر تەواوی هێزە چەکدارەکان یاخود بڵێن جەیشە لە ناو ئەو شارەیە هەیە هەروە دەسەڵاتی بەسەر پۆست و گەیاندنە هەیە و دەسەڵاتی بەسەر ئامرازەکانی هاتوچۆیە وەکو قیتارەکان و ئەوانە یعنی ئەم مەسائلە گرنگانە کە لەو سەردەمەیە گرنگ بوون لە بندەسی حکوومەتی موقەتایە کە دیارە ئەمە ئەکاتە ئەوەی کە لە ڕاستیە دەوڵەتی موقەتی رووسیا ئەگەرچی بەڕسمی ئەوە دەوڵەتە و نوێنەرایەتی بڵین چینی باڵا دەستی وڵاتەکە بەڵام لە حقیقەتە ئەوان دەسەڵاتیان نییە لە ناو شاری پترۆگرادا و ئەم ئەزمونە کە لە شاری پترۆگرادا ئەم شورایانە دروست بوون و نوێنەراتی خەڵکەکەنەوە ڕاستە و خەڵک خۆی لە ڕێگەی نوێنەرەکانی خۆیەوە خۆی بەڕێوە ئەبا ئەزمونێکە مۆدلێکە کە لەسەر تاسەری رووسیا چاوی لێکرێت یعنی لە هەر شوێنێک و قوژبنێکە بینیت جوتیاران یاخود زەحمەت کێشان شوورەکانی خۆیان پێک دێنن و شوورەکانی خۆیان دروستەکەن. لەم سەروبەندای کێشەیەکە هەیە لە ناو رووسایە و ئەم شۆشەی لەسەر هەڵگیرساوە کێشەی شەڕە بەڵام حکوومەتی موقەت کە بڵێن لە نوێنەری چینی باڵا دەست پێک هاتووە درێژە بە شەڕەدا وازە شەڕ نانێەوە ئەڵێ شەڕ معاهداتێک هەیە بۆ نمونە لەگەڵ فەڕەنسا لەگەڵ بەریتانیایە ئەمە لە بەرامبەر ئەڵمانیا وەستینەوە و شەڕمان هەیە ئەمانە بەردەوام ببین لەسەری و ئەم معاهداتانە ژێرپێنانی مەشروعیتیان نەکرێتە ژێرپرسیارەوە و هەروە بمێنەوە وەک دەسەڵاتدار بە پشتیوانی ئەو هاوپەیمانانەوە کە هەیەە بەڵام دیارە ئەمە ناڕزایەکی قوڵی هەیە لە بەرامبەر هەیە لە ناو خەڵک نەک هەر سەربازەکان ئەکوژێن لە جەنگەکانە لە بەرەکانی جەنگاو ئەگەڕێنەوە و دۆخێکی نالەبار لە وڵاتە بەرپایە بەهۆی جەنگەوە ئەوانە برسین بە معنای کەلیمە برسیانەوە هەموو ئەم برسیەتیەش لە چاوی جەنگ و شەڕەنگێزی
قەیسەر و تێکەڵبوونی لەگەڵ ئەم شەڕە و ئەم تەحالوفاتە دەوڵەتیانە لە نێو دەوڵەتیانە ئەناسن. کێشەیەک لێرە هەیە شوورەکانی پترۆگراد کە ڕاستەوخۆ دروست بوون لە دوای شۆڕشی شوبات و دەسەڵاتیان گرتووە ئەم شوورانە لەلایەن سۆشیالیستە شۆڕژێڕەکانەوە هەروەها لەلایەن منشەفیەکانەوە باڵێکی دیارە ئیسلاحی یاخۆ ڕیفۆرمیستی ناو حیزبی سۆشیال دیموکراتی رووسایە لەلایەنەوانە کۆنتڕۆڵ کراوە ئەوان کۆنتترۆلیان بەسەریا هەیە شوورەکانی پێترۆگراد بە کۆنتترۆلی ئەمان کە ئەمان نوێنەرایەتیەکەن ئەچنە پاڵ حکوومەتی موقت و ئەوانیش پشتیوانی لە حکوومەتی موقت دەکەن کە درێژە بە شەڕ بە ئەم وەزئێتە وا ئەکا کە پێگەی ئەم حیزبانە لاوازە بێت حیزبێکە لێرەیە دێتە پێشەوە بەتوانە هەیە لەگەڵ وایە کە ئەقلێتێکی زۆر کەمن ژمارەیەکی زۆر کەمیان لە ناو شوورای پترۆگرادایە نوێنەرایەتیان بەدەستەوە نییە و دەسەڵاتێکی وتوانێت کە حیزبەکەی لینینە بەرشەفیەکانە لە نەتیجەی ئەم هەڵوێستە زۆر ڕۆشنەوە کە بەرامبەر بە شەڕ هەیەە بەرامبەر بە چینی باڵا دەست و سیاسەتە شەڕەنجێزەکانی هەیەە لەلایەن جەماوەری خەڵکەوە خۆشەویست دەبن و خۆشەویسترە بن و ئەم مەسەلەیە ئەیانکە بە بەشێک لە ئەو ناڕەزاییەی کە خەڵک لە بەرامبەر ئەم سیاسەتانەیە هێنە بگرێ ئەیانکە بەڕابر و پێشڕەوی ئەم ناڕەزاییانە لێرە مەسەلەیەک گرنگە بگەڕێنە دواوە پەکەمێک باسی ئەمە بکەین کە ئەم هەڵوێستی لینین بە شەفیەکان لە چووە سەرچاوی گرتو دیارە خەڵکانێک هەن لە بەرابەت ئەم هەڵوێستی لینینەوە ئاواڵن وە وختە ژوا وتراوە تەنانەت دواتر ئەماژەش بەوا دێنەوە دووبارە کە ئەوترا کە لینین پارەی وەرگۆر لە ئەڵمانیا بە قیتاری ئەڵمانیا لینین ئەو سەردەمە لە سویسرا بووە لە سەردەمی شۆڕشی شوباتە بە پارەی ئەڵمانیا چووە بۆ سوید و لە سویدەوە بەرەو فنلەند و لە فنلەندی شۆ گەڕاوەتەوە بەرەو ناو رووسیا بە قیتاری ئەڵمانی بە پارەی ئەڵمانی پارێکی زۆری وەرگرتۆ جاسوسی ئەڵمانیا ئەوێ بێتە رووسیا بشتێ لەم شەڕەیە و ئەڵمانیا سەرکەوێەوە لە نەتیجەی ئەمەیە حولەفاکانەوانی کە بڵین ئەو کاتە پێکەوە بوون رووسیا و فەڕەنسا و بەریتانیا لەم شەڕەیە لە بەرامبەر ئەڵمانیا سەر نەکەون ئەمە پیلانێکی مخابراتی ئەڵمانیەوە لینین نۆکەرێکی مخابراتی ئەڵمانیا لە ڕاستیا بەڵام ئەمە طبعاً لەگەڵ حقیقەتە هیچ لێکەوتێکی نییە باسەکە لەسەرەوەیە کە لینین لە سەردەمی سەر هەڵگیرسانی شەڕی جیهانی یەکەمە باڵی شۆڕژێڕی ناو سۆشیال دیموکراتەکانی ئەوروپا بوو وەکوڵین یەکێک لە قسەکەران و دەمڕاستەکانی ئەم باڵە سۆشیالیست و شۆڕژێڕە بوو کە لە دژی جەنگ بوو بەر لەوەی شەر هەڵبژیرسێ لە ساڵەکانی 12 لە چەند کۆنفرانسی نێونەتەوەیی جیهانیا وەختە سۆشیال دیموکراتەکان ڕێکخراوێکی نێونەتەوەیان هەبووی هەموو ئەوروپا بوو پێکەوە دانیشتن اتفاقەوەکو ئێستش لە یازال ماوە سۆشیال دیموکراتەکانەوەیان هەیە پیانەوە ئەنتەرناسیۆنال سۆشیالیست ئەنتەرناشنال ئەم دام و دەستگایە ئەم ڕێکخراوە بڕیارێکی دەرکرد بە بڕیارە کە نابێت بە هیچ شێوەیەک ئێمە ڕازی بین بەوەی کەوا ببین بە بەشێک لە شەڕ کارگەرانی هەر وڵاتێک ئەرچیانە کە لە بەرامبەر سەرمایەدارانی وڵاتەکەی خۆیانە بوەستن و نەکەونە بەرامبەریەکەوە نەکەونە دوژمنایەتی یەکتر جەماوەری هەژار و زەحمە کێش و ئەمانە خوێنیان نەڕژێ لە جەنگێکە کە قازانج و بەرژەوەندەکەی بۆ سەرمایەداران ئەشکێتەوە سەرنجام ئەم هەڵوێستە پێش 1940 هەڵوێستی ڕسمی بوو بەڵام کە هاتە سەر مەسەلەی ڕاستی و ئەوانە یەکەمیان حیزبی سۆشیال دیموکراتی ئەڵمانیا بوو نوێنەرەکانی لە پەرلەمانی ئەڵمانیا لە ڕاکستاغ بڕیاریان داوە چوونە پاڵ حکوومەتی وڵاتەکەی خۆیان و هێشتیان کە میزانیەی شەڕ لە پەرلەمانی وڵاتەکەیانە بڵێن پەسەند بکرێ و بەم شێوازە زەمینیان بۆ شەڕ هەڵگیرساندنی جەنگی جیهانی دووەم خۆش کرد دیارە سۆشیالیستەکانی سۆشیال دیموکراتەکانی فەڕەنساش باڵی زاڵیان هەروە بوون سۆشیال دیموکراتەکان یاخود بڵێن حیزبی لەیبەری بەریتانیاش لەو سەردەمەیە هەروە بوو هەرچووە پاڵ بۆ ژوازی وڵاتەکەی خو بە سەرنجام شەڕی جیهانی یەکەم هەڵگیرستا بەڵام لەم کاتەیە لینین هەڵوێستی دژی شەڕینوان لە سەرەتاوە لە دژی شەڕ و لەگەڵ ئەوانەیە بوو کە لە دژی شەڕ بۆ نمونە ڕۆزا لۆکسمبۆرگ یەکێک بوو لەوانە کە
یەکێک لە ڕابەرەکانی سۆشیالیستەکان بوو لە ئەڵمانیا کە ئەویش لە دژی شەڕ بوو. بەرحاڵ ئەم هەڵوێستەی لینین وە تەکیدکردنی لەسەرەوەی کێمە لە دژی شەڕین و شەڕمان ناوە شەڕ بێت دەست بەجێ کۆتایی پێبێ وە کردی بە کەسێکی خۆشەویستی ناو جەماوەر کە ئەوە تەنیا کە لە دژی شەڕەوە ئەوە تەنیا لە بەرامبەر حکوومەتی مۆقەتا وەستاوت حکوومەتی کاتیا وەستاوت و کە ئەڵێ ئەبێ دەست بەجێ شەڕ ڕابژیرەوە جێشەکانمان لە سنوورەکان سەحەب پێ بکەینەوە ئێمە کۆتایی بەم شەڕە بێنین و اتفاقی ئاشتی لەگەڵە وڵاتانەیە ئیمزاکەین کە لە شەڕین لەگەڵیانە. دیارە ئەمە خۆشەویستی کرد لینین و حیزبەکەی لە ناو خەڵک خۆشەویست کرد جگە لەمە لینین بە دروشمی نان ئاشتی زەویەوە هاتە پێشەوە یعنی داوای ئەوەشی کرد کە زەوی زار لە رووسیا سەرتاپای رووسایە هی دەرەبەکەکان دابش بکرێت بەسەر جوتیارەکانە جوتیار هەژارەکان توانای ئەویان هەبێت کە زەوی خۆیان هەبێ و بتوانن ئەمە لەم ڕێگایەوە ئیسلاحاتێکی ئەرزی یاخود ئیسلاحاتێکی زراعی لە رووسایە ئەنجام بدرێەوە جگە لە مەش دیارە کۆمەڵێک خواست و داواکاری کارگەری کە دواتر نەکلەوە ئەو خواست و داواکاری کارگەرانە زۆر لەوە زیاتریش جێبەجێ کراوە تەسبیت کرا لە رووسایەکە دواتر من بە کورتی دێمە سەرەوە ئەم دروشمانەی لینین و ئەم هەڵوێستە لێبڕاوانی لینین لەم دۆخەیەوی خۆشەویست کرد بە سەرنجام تا ئەهات لە ناو بڵین شوراکانی پترۆگرادا و لە ناو شوورەکانی تری رووسایە لەو جێگانەی کە لە هەموو شوێنێکا شوورەکان دروست بوون لینین خۆشەویست دەبوو حیزبەکەی خۆشەویست دەبوو و جەماوەرێکی فراوانتریا لە ڕاستیە جەماوەرێک کە هاتبووە مەیدان بۆ دژایەتیکردنی ئەو دۆخی کە بەسەری هاتبوو لە لینین و حیزبی بەشەپیان و نەرایەتی خۆیان دۆزیەوە باسەکە لەسەرەوە نییە کە لینین سیاسەتێکی ویستووە هێناوە کە خەڵک ویستێتی لە واقعا لینین و ئەم جوڵانەوەیە کە لە رووسیا سەری هەڵدا سەر بە یەک جوڵانەوەی فراوانی کۆمەڵایەتین لینین و بەشەفیەکان بەشی سیاسین و جەماوەری ناڕازی بەشە جەماوەریەکەیەتی بەشی ئەو ڕێکخراوانەیە کە دروستیان کردون و پێچیان هەنەوە شوراکان بەرحاڵ طبعا یەکێک لە مەسایلەکانی تری لینەوە بوو کە بانگەوازی گشت دەسەڵاتی بۆ شوراکانە کرد و داوای ئەوەیە کرد کە هەموو دەسەڵاتەکان بدرێ بە شوراکانی نوێنەرانی جەماوەر بەرمەرجێ کە لینین و حیزبی بەشەفی هێشتا لە ناو شوراکانە ئەکسەریەت نەبوو و لینین لە بیدایەت و لە سەرەتاوە ئیدعاوی کرد وتی جەماوەرتوان خوان بەڕێوە برن و حیزبی بەشەفی توانێت بە نوێنەرایەتی خەڵک دەسەڵات بگرێت و ئێمە توانین حکوومەتی کارگەری دروستکردنەوە توانین حکوومەتی جەماوەر دروستکەین کە خۆی بەڕێوەبەرەوە خۆی حکوم بکە ڕووداوێک لێرەیە ڕووەدا لە سەروبەندی ئەم بەفراوان بوونەوەی بەلشەفیەکانەوە دەرکەوتنیان لە ناو جوڵانەوەی جەماوەر یا خودی بڵێن جەماوەر باوەشی بۆکردنەوە هێنانی وەکو نوێنەری خۆی قوبوڵی کردن لەم سەروبەندەیە مەسەلەیەک ڕووەدا کە تێکشکانی مانگی یونیە مانگی شەشە مانگی حوزەیرانی ساڵی 1970 لەشکری سوپای رووسیا کە ئەم جارە بە ئۆکەی و بە بڕیاری حکوومەتی موقت حکوومەتی کاتی لە شەڕایە لە جەبهەکانە تێگەشتیە و شکستێکی زۆر زەلیلانە تەحملەکە و ئەمە هانی سەربازان ئەیە لە ناو شاری پترسبۆرگا کە لەم سەروبەندەیە بڕژێنە سەر جادەکان چەکەکانیان فڕێدەن بڵین ئێمە چیتر لەم چەکە هەڵ ناگرین ئێمە چەکدا ئەنین و چیتر شەڕ ناکەین و کارگەرانیشان پێوە پەیوەستەوێەوە لە 4 جولای یا 4 حوتی 1970 خۆپیشاندانێکی جەماوەری زۆر فراوان بەڕێەکەوێ کە هەڕەشە لە ڕووخانی حکوومەتی موقت و ئەگاتە ئەوەی کە دووبارە شۆڕشێکی تر بەرپا بێتەوە لەم سەروبەندەیە طبعا حکوومەتی موقت جێشی یاخود چەکدارەکانی کە سەر بە حکوومەتی کاتین پەلاماری جەماوەریان بە شێوەیەکی زۆر دڕندانە تەقیان لێکەن بڵاوایان پێکەنەوە ئەوانەوە سەرکردەکانیان و بەشێک لەوانەش بەرشەفەکان بوون دەستگیرەکەن کەسێک لەوانە کە دەستگیرەکرێەوە لە میێنەیە ئەیبینن ترۆتسکیە ستالین دەستگیر ناکرێ و کۆمەکشی لینینەکە کە هەڵبێت
بە پاسپۆرتێکی ساختەکە لە وێنەیە ئەیبینن هەڵدێ ئەچێ بۆ فنلەند و تاکو ڕۆژەکانی پێش شۆشی ئۆکتۆبەر دیارە لە فنلەند ئامێنێتەوە. ئەم دۆخە طبعا لەلایەکی ترەوە مەسلەیەکی تر دێنێتێ پێشەوە بەم جۆرە پاشەکشەی بەشەفەکانەوەی کە بەشەفەکان خراونەتە سزنەوە طبعا هەر ئەمە نییە کە بەشەفەکان بخەنە سزنەوە چینی باڵا دەست بۆ بڵین بە جۆرێک بۆ ئیمتیساس یاخود بۆ هەڵمژینی تووڕەیی خەڵک لە شەڕ و لە تێکشکانەکانی جێژ لە شەڕا بڕیارە دەن کە لە ناو ئێسئاڕەکانە یاخود لە ناو سۆشیالیستە شۆڕجێڕەکانە کە بەشێکیان لە ناو بڵین پێترۆگرادا شورای پێترۆگرادی شا باڵا دەستن و لەوێژ نوێنەرایەتی ئەەکەنەوانە یەکێک لەوان بێنێ بیکە بە سەرۆکی حکوومەت کەویش کرنیسکیە کرنیسکی لە دوای ئەم ڕووداوانەی تەمموز ئەبێ بە دەسەڵاتدار و ئەو دەسەڵاتی نوێنەرایەتی حکوومەتی کاتی ئەەکە ئەم باسە ئەمەی کە سۆشیالیستێک دێت ئەبێ بە سەرۆکی حکوومەتی وەقت هینێکی تری هەیە کاردانەوەیکی تری هەیە ئەمە جەنەراڵ کە لە وێنایی بینن ناوی کۆرنیلۆڤ ئەم جەنەراڵێکی تقریبان فاشستی رووسایە یعنی ئەگەر کۆرنیلۆڤ بەهاتایە ئەو شتێکی ئێستا باسیەکەم سەری بگرتایەوە ئەو بیتوانایە ببێتە باڵا دەست و ئەوانە لە ڕاستیە فاشیزم بەر لەوەی کە نازیزم بەر لەوەی کە لە ئەڵمانیا سەر هەڵبدا ئەوانە لە رووسیا سەری هەڵدا کۆرنیلۆڤڵەیە ئەمەی کە ئەکرێت جاسووسەکانی ئەڵمانیا ئەیکەن سۆشیالیستەکان جاسووسی ئەڵمانیا لینین جاسووسی ئەڵمانیایە و من بەر پێشەوەی کەوا بڕۆم شەڕکەم لەگەڵ ئەڵمانیایە پێویستم بەوەیە کە دوژمنانی ناوخۆ گوایە پاکەمەوە لەبەرەوە پەلامارەدا یەتەوە بۆ پترسبۆرگ کە پیترۆگراد عاسیمەی وڵات داگیر بکاتەوە و تقریبا حکوومەتێکی عسکەری دابمەزرێنێ وە کرنیسکی و هەموو حکوومەتی موقت و هەموو شورای پترۆگراتوانە هەموو تێک و تێکدا بەحساب کە شۆشەکە بەجارێ تەسفیاکە و دیارە لەم کات و ساتەیە فرسەت بۆ بەرشەفێکات فرستە بێ ئەم جارە یعنی لە بری ئەوەی کە دیارە ئەمە لە ئۆگوستیا ڕۆیە لە مانگی ئۆگوستیا لە بری ئەوەی کە بەشەفەکان ئەم جارە لە زیندارە بن نەخێر ترۆتسکی کە ڕابەرێکی کارگەری و سەربازی زۆر گرنگی ئەو سەردەمە بووە لەلایەن خودی دەوڵەتی کرنیسکیەوە دەوڵەتی موقەتە و لە سجن دەرەهێنرێ بۆ پشتیوانیکردن لە چێ لە دەوڵەتی کاتی ئەنی دەوڵەتی کاتی کە پێشتر دوژمنایەتی لەگەڵ بەشەفەکانە کرد ئەم جارە دێ دۆستایەتی بەشەفەکانەکەوە وەک ئەبینن ترۆسکی لە زیندان ئازاد دەکرێ و ترۆسکی ئەم جارە مقاومەتی جەماوەری لە دژی سوپای کۆرنیلۆڤ کە جەنەراڵێکی فاشستەوە هاتۆ تەواوی شۆشی هەتاکو شۆشی بڵین شوباتیش کە کراوە هەموو ئەو شتانی کە دروستی کردووە شورای کارگەری لە پترسبۆرگا یاخود شوراکان لە باقی شوێنەکانی رووسیا هەمی هەڵوەشێنێتەوە خەڵتانی خوێنی کاو جەماوەر خەڵتانی خوێن کاو بیان کوژێت و کۆتایی پێبێنێ و فاشیزم بەرقەرار بێ ترۆتسکی بۆ داکۆچیکردن لە حکوومەتی کاتی ئەهێنرێتە دەرەوە لە زیندان و ئەو زۆر ئازایانە ئەتوانێت جێیشێک وە سوپایەکی زۆر تۆکمە لەو سەردەمەیە ساز بدا و ئەم میلیشیانە بۆ داکۆچیکردن لە حکوومەتی موقت ڕۆڵی زۆر گەوری خۆیانە بینن کە ئەم ڕسمە لێرەیان وێنەی بەشێک لەو کارگەرانەیە کە لەلایەن ترۆسکیەوە سازماندا لە هەمان کاتە بەشەفەکان چونکە لە ناو کارگەرانی شەمەندەفەرەکانیشا بەتوانابوون و توانیان هەبووە ئەوانی ژوالێ ئەکەن کەمان بگرن لە کار ئەممانگرتنە لە کارە بێتە هۆی ئەوەی کە جوندەکانی کۆرنیلۆڤ کە قەراروا بۆ بە قیتار بگەڕێنەوە بەرەو پێترۆگراد و پێترۆگراد داگیر بکەن و شۆڕش تەسفیەکەن بەجارێ بەشێکیان لە ترساوە بەشێکیان لە بێتاقەتیە بەجێ دێڵن بەشێکیان چەک فڕێ ئەدەن پەیوەست دەبن بە جەماوەرەوە ینی لە ڕاستیە سەربازانی ئەو سەردەمەی رووسیا هێندە لە جەنگ بێزار بوونەوەوانە هەر کەسێک داوای ئاشتی کردووی ئاشتی دێنین ئەچوو لەگەڵ یاوە لەوانش کە گارە سەرکردەی ئەم جوڵانەوەیش بەشەفەکان بوون پەیوەستە بوونەوە بە شۆڕشەوە ئەم جوندیانەوە یاخود بەشیچانە ئەچوونەوە بۆ ماڵە چەکەکانیان فڕێدا و ئەچوونەوە بۆ ماڵە سەرنجام پەلامارەکەی کۆرنیلۆڤ شکست دێنێ
و ئەم سەرکەوتنە کە حکوومەتی کاتی لە بەرامبەر کۆرلیۆفا بەدیدێنێ سەرکەوتنێکە لە ڕاستیە بۆ بەشەفەکان بەشەفەکان لە ڕێگای ئەم یارمەتیدانەوە یاخود لە ڕێگەم تاکتیکەوە بۆ پشتیوانیکردن لە حکوومەتی کاتیکە لە ئەساسە ئەو حکوومەتی کاتی خستبوونیە زیندانەوە دوژمناتی کردبوون لێ دابوون و ئەویست تەسفیان کاتەوانە لە ڕێگای پشتیوانیکردن لە حکوومەتی کاتیەوە لە بەرامبەر جەنراڵێکە کە فاشستەکە لە ناویان ئەبا توانیان هێز و توانایەکی زۆر جەماوەریی زۆرتر قانعکەن کە ئەوان نوێنەرێکی ڕاستەقینی ئەوانن ئەوان حیزبێکی سیاسین کە داکۆچیکردن لە شۆڕش داکۆچیکردن لە مافەکانی جەماوەر ئامانجیاناوە ئەوان ئەیانەوێت کە بەم ڕێگایە هەتاسەر هەنگاو بنێن و بڕۆن ئەم دۆخە دیارە لێرە شتێک باسکەین لینین هەر لە سەرەتای ئەم ئاڵوگۆڕەوە کە هات پێک هات هەمیشە و دایم لە سەپتەمبەرەوە داوای کردووە کە پێویستەکە بڕۆین دەست بەجێ دەسەڵات بگرین پێویستەکە دەست بەجێ بڕۆین ڕاپەڕین ساز دەین جەماوەرمان لەگەڵای خەڵکمان لەگەڵای با پەلامار بین با بڕۆین بەڵام ئەمە لە واقعا ئەم بڕیارە هەتاکو ئەو ڕۆژەی کە بەشەفەکان زۆرایەتی لە شورای پترۆگرادا ئەهێنن ئەمێنێتەوە ئەین لەگەڵەوە شاکەلینین داواکە هەمیشە لە حیزبەکەی کە با بڕۆین پەلامار بین دەسەڵات بگرین و ئەوانە بەڵام ئەم دەسەڵاتە لەلایەن بەشەفەکانەوە ناگیرێ تا ئەو ڕۆژەی کە شورای پترۆگراد لە هەڵبژاردنێک و لە کۆنگرەیەکی خۆیان شورای سەراسەری رووسیا لە ڕاستیە شورای هەموو رووسیا لە کۆنگرەیەکی خۆیان بەشەفەکان بە ئەغلبێت هەڵەبژێرەوە یانکا بە نوێنەری جەماوەر وە لێرەیە کە دروشمی هەموو دەسەڵاتێک بۆ شوراکان لینین و بەشەفەکان جێبەجێەکەن دیارە لە تاریخا بۆ ژوازەکان و سەرمایه‌دارانمە بە کودەتا ئازانن گوایە لینین و مەجموعەیەک بە 10,000 کەسەوە ڕۆیشتون دەسەڵاتیان گرتەوە دەسەڵاتیان لە حکوومەتی مەرکەزی یاخود حکوومەتی کاتی سندوتەوە دیموکراسیان پەک خستووە و چیان کردووە بەڵام حقیقەت ئەوەیە کەلینین و بەشەفەکان نوێنەری ڕاستەقینی جەماوەری ڕێکخراو بوون لە شوراکانی خۆیانە و ئەوان لە لەحزەیەکی تاریخی دیاریکراوە بڕیاریاندا ئەو شتێک کە پێوترێ دۆماوە ئەو شتێک کە پێوترێ پەرلەمان ئەو شتێک کە پێوتری حکوومەتی کاتی گەگوایە مەشروعەتی هەیە و بە هەڵبژاردن هاتووە لە جێگای ئەوە شەرعیەتی هەڵبژاردننی ڕاستە و خۆی خەڵک مەشروعەتی زۆرتر بێ لەوەی کە 4 ساڵ جارێک تۆ نوێنەری خۆت هەڵەبژێری بۆی بڕیاریاندا کە دەسەڵات بگرن و دیارە هەموو ئەوانەی بەشداریان کردو لە شۆشی ئۆکتۆبەرا کە دواتر باس کراوە لە 10,000 چەکدار تێ نەپەڕیون و ژمارەیەکی زۆر کەم لە 20 کەس تێ نەپەڕیوە لەم بڵین شۆرشی مەزنی ئۆکتۆبەرا کوژراون خوێنیان ڕژاوە بۆچی وەهایە بۆ بەم شێوازە ئەم شۆشە بەبێ خوێن ڕشتن توانی سەرکەوتن بەدەستبێنێ بەدەلیلی ئەوەی کە ئەساسەن دەسەڵات بڕابەوە بە بەرشەفەکان لە بیدایەتەوە و ئەوەی کە ئەوان چوون بۆ نمونە بە نەخشەیەکی زۆر دەقیقی تروسکی کە دای ڕشت بوو کە پۆست و گەیاندن بگەێنن بەرق و بەریت بگرن و محەڵتەی قیتار بگرن و بڵین سەکەنەتە عەسکەریەکان یاخود مۆڵگە سەربازیەکان داگیر بکەن و ئەوانەوە پەلاماری قەسر بن لە لەحزەیەکی دیاریکراوە ئەمە بووە هۆی سەرکەوتنی زۆر سەریعی ئەم شۆڕشە بەڵام دیارە مەسەلەکە بوو کە ئەساسەن دەسەڵات بۆ بەشەفیەکان حەسم بوو جەماوەر دەسەڵاتی بۆ بەشەفیەکان بەر لەوەی کە بەشەفیەکان خۆیان پەلامار بن و دەسەڵات بگرن حەسم کردبوو ئایا ئەمە دیفاعی لێکرا ئەمایەوە قەتعاً نەخێر ئایا ئەگەر لینین نەبووە نەخشەی لینین نەبووە لە سەرتاوە ئەم پرۆسیاوە ئەچوە پێشەوە گومانی زۆر لەسەرەوە هەیە بەڵام ئایا خودی لینینەکە ئەم شۆڕشەی کردووە خودی تەخشەکانی لینینەکە چۆتە پێشەوە بەتەنها بێگومان ئەمەشیان نەخێر لێرەیە تێک هەڵکێشەیەک لە نێوان جەماوەر و ڕۆڵی جەماوەر و ڕۆڵی لینا هەیە کە کارێکی کردووە یاخود ڕۆڵی لینا و ڕۆڵی بەشەفەکانە هەیە کە کارێکی کردو سەرنجام ئەم شۆڕشە بەسەرنجام بگە من وازانم هەنێک کۆمنت هاتووە تا ئێستا گەیشتینە سەرکەوتنی شۆڕژوە گرتنی دەسەڵات لەلایەن بەشەفەکان و لەلایەن شوراکانی شورای نوێنەرانی خەڵکەوە
بزانم ئەم کۆمنتانی کە هاتوون بەڵێ ئایا بۆ شۆشی سۆشیالیستی حیزبی وەک حیزبی بەشەفی پێویستە لەم ڕۆدا ئەمە پرسیارێکی گرنگە کە لەلایەن هاوڕێمان سەردار عەبدوڵڵەمەوە هاتووە بەر لەوە من شتێکی تر نابینم کۆمنتێکی تر نابین و حتمما وەڵامی ئەم پرسیارە ئەدەمەوە من پێم خۆشە ئێستا بچمە سەر هەندێک مەسائل سەبارەت بەم باسانەکە ئەم پرسیارەی کە هاوڕێ سەرداریش کردوێتی لەم چوارچێوە جێگەی بێتەوە ئایا شۆڕشی رووسیا کردەیەکی شۆڕژێڕانی جەماوەریە یاخود نەخشەیەکە کە لێنین و بەشەکەکان دایانناوە چونکە زۆر کەس ئاوا وەسفی ئەماکە ینی باز لە باسکردنی شۆڕشا ڕۆڵی حیزب و ڕۆڵی سەرکردەوە ڕۆڵی لینین هێندا گەورە ئەکرێتەوە کە تۆ ناتوانانی تەواوی وێنەکە ببینی تەواوی دیمەنەکە ببینی ئایا حیزبێک وەکو حیزبی بەشەفی پێویستە ئەرێ قەتعاً پێویستە بەڵام حیزبی بەشەفی چۆن بووە حیزبی بەشەفی چی بووە مەسەلەن زۆر شت دەسەبارەت بەوە ئەوترێ کە مەسەن لە حیزبی بەشەفیا دۆست و دژمن واڵێن هەتا دواتر ستالینیەکان و ستالین خۆی و ستالینیەکان زۆریان ئەمە دووبارە کردوێتەوە کە لینین هەشتێکی وتبێ لە حیزبی بەشەفیار ئەوە بووە لینین ئیتر قەتعاً بڕیاری داوە بڕیارەکانی جێبەجێ کردو وەک چۆن دواتر خۆی ستالین حیزبیکە ڕۆلی لینینی ئاوا لێ کرد کە هەر ئەو بووە مفەکر هەر ئەو بووە بڕیاردەر و هیچ کاتێک هەڵەی نەکردووە و هیچ کاتێک لە نەخشەکانی پاشگەز نەبووتەوە و هیچ کاتێک نەیوتووە کە مەسەلەن گۆڕانکاریەک لە سیاسەتەکانمانە پێویستە ئەنجام دێن و ئەمانە کە دیارە ئەمانە لە واقعەتی لە واقعەوە دوورن ئەمانە ڕاز نین ئەم قسانە ڕاز نین بەڵێ حیزبی بەشەفی حیزبێکی تۆکمە بووە حیزبێکی یەکانگیر بووە بەڵام حیزبێکی ئاوا یەکباڵ و تەنیا باڵ نەبووە کە سەرکردەکەی لینین بۆ باقی بەدەنەکەی سەری دەمی ئەویان کردووە هەرچێک ئەو وتوێتی ڕازی بوون و قوبڵ یاخود گوایە مەسەر ململانەی تیانە بووە نەک هەر دوای شۆڕش و دوای سەرکەوتنیان و لە سەردەمی ستالینە کە بەشی زۆری هاوڕێکانی خۆی دواتر کوشت و خنکان و ئیعدام کرد و بگول لە بارانکردنەک ئەوە هەتا پێش ئەوەش خلافاتی زۆر گەورە و سرعاتی زۆر گەورە لە ناو حیزبی بەشەفیا بۆ لە ڕۆژەکانی سەرەتای شۆڕشە نەک لەو کاتانەی کە بڵین شۆڕش هین بووە شۆڕش هێشتا بڵین ئێشتا نەکراوە شۆڕش لە کاتی و ساتی ئەنجامدان بووە لە سەرەتاکانی شۆڕشە لەو ڕۆژانەیە کە ممکن بوو نەکرێ شۆڕش لەو ساتانەیە اختلافات و ناکۆچی لە نێو باڵەکانی ناو ئەم حیزبیا وجودی بۆ بڵام حل کراوە و من مەسەلەن بۆ نمونە ئەم کتێبەکە لێرە هەیە The Bolshevik Come to Power ئەم کتێبە من لێرە پیشانیەوەی ئازیزیە دەم ئەمە کتێبێکە لەلایەن نووسەرێک و نووسراوە کە سۆشیالیست نییە کۆمونیستیش نییە وە خۆی وەک ڕەخنەگرێکی هەردوو تێڕوانینی ئەوانی کە بەشدار بوون لە شۆڕشەکەیە و ئەوانەشی کە دژایەتی شۆڕشی بەلشەفی ئەەکەن و پێیان وایە شۆڕشی بەلشەفی بەڵێ پێیان وایە کە شۆڕشی بەلشەفی موامەرەیەک بووە بەرامبەر هەردووچیانە ئەڵێ تەسویرێکی تر پێویستە لەسەر هین بدرێت لەسەر شۆڕش بدەین ئێمە تەسویرێکی تر پێویستە لەسەر هەتا بەرشەفیەکان بدەین لێکدانەوەی ئەو بۆ بەشەفیەکان ئەو لێکدانەوەیە نییە کە هەردوو بەرە هەیەیان ینی بەرەیەکی بۆ نمونە ستالینەکان پێیان وایە حیزب هەموو شتێکە حیزب بتوانانی هەموو کارێکە حیزب مۆتۆری جوڵانەوە سۆشیالیستیەکەی کارگەرانە حیزب بڵین داینەمۆی هەموو ئینەکە داینەمۆکە لە پێشەوە بڵین هەتا مەچینەی سیارە لە پێشەوە دانین سیارە ڕاکێشێ بە دوای خۆیان ئەم ئیستلاحاتانە باس کراوە وتراوە بەڵێ داوای لێبوردنەکەم لەوە چێ هەنێک ئیشکالات هەبێت لە بەرنامەکان و مێدەوارم نەبوو بێتە مای بێزاریتان بەڵێ وەک گوتم ئەو تەسویرە کە دواتر لەسەر حیزبی بەرشەفی دراوە تەسویرێکی تەواو نادەقیقەوە ئەم کتێبە لێرەیە کە من پیشانی ئەوەی ئازیزمدا و مێدەوارم کەسانێک
ینی بتوانێت تەرجمە بکرێەوە لەو تەرجمە نەکراوە بەڵام لانی کەم مولەخەسێکی یاخودینێکی لێ بکرێن بۆ خۆم تا ئێستا کاتم نەبوو مێدوارم بتوان لە داهاتووە کاتم بێت و لەسەری بنووسم لانی کەم عەرزی کەم بە کوردی بڵێن چی تیا باس کراوە لەوێ قسە لەسەرەواکە کە حیزبی بەشەفی حکمەتی ئەوەی کە توانیوێتی ڕابەرایەتی جوڵانەوە جەماوەرێکە بکە حکمەتەکەی لەوەیان نەبووە کە تۆکمە بوو پۆڵاین بوو لینین بڕیاریشیاوە قیادە بڕیاری داوە کەس مناقەشەی نەکردو کەس مجادلی نەکردووە پێچەوانەوە نه حکمەتی بەلشەفەکان لەوەیە بوو کە زۆر متەنەوع بوون یعنی زۆر هەمە چەشنە بوون مەجای مبادرەی کادرەکانی تیا بۆ مەجای ئەوەی تیا بۆ کادرەکان ئینی خۆیان بن ینی مەسەن چیرۆکێکە لە هینە ئەجێڕێتەوە لە هەتا ترۆتسکیش باسێکە لە کتێبەکەی خۆ تاریخ مێژووی شۆڕشی رووسیا چیرۆکێکە باسەکرێ باسی ڕۆژەکانی سەرەتای شۆڕشی شوباتە کەوەکو شۆڕشێکی دیارە عەفەوی باسەکرێ شۆڕشێکی خۆرزکە کە نەخشەی بۆ نەکێشراوە نەخشەی بۆ دانەنراوە خەڵک خۆی پێهێستاوە کە دیارە بەشەفەکان هەمیشە هەوڵیان داوە کە خەڵک بەرەو شۆڕش پاڵپێ بنە بەڵام لێرەیە ڕۆڵی ڕابەرایەتی ئەوانیش دەوریی گرنگی جێڕاوە لەم شۆڕشایە بەڵام چۆنچۆنی بووە طبعاً دوای ئەم ڕاپەڕینی کە باسم کرد ئەو خۆپیشاندانی کە باسم کرد لە هەشتی مارسا بووە دوای ئەوەی کە ژنان ئازیێت و ئازادراون و لەو جوڵانەوەی خۆیانە ڕۆژەکانی داهاتووتر کە کارگەران و خوێندکاران ڕژاونەتە سەرجادە و ئەمانە بڕیارێکی زۆر حاسمە بواە بدرێ کە ئەم مەسەلەیە بکرێ نەکرێ ئایا کارگەران بڕۆنە سەرجادە و دەست پێ بکەن بە ئینتیفاازەیان نەیکرد ئەم بڕیارە خراوەتە بەردەم کۆمیتەی پترۆگرادی حیزبی بەشەفیەکان هەتا کاتی ئەنجامدانی خۆپیشاندانەکە وەڵامەکەی نهاتوتەوە یعنی لیژنەی مەحەلی بەرچەفیەکان لە پترۆگرادا ئەساسەن ئاگاداری ئەوە نەبوون کە خۆپیشاندانە یاخود مانگرتنە جەماوەرێکە بەرپاوێت یارە ماگرتنەکەش تەمان ئەو مانگرتنی کە توانیوێتی لە ڕۆژەکانی شوباتە سەرەتای شوباتە ئەم شۆشەی یەکەم بەسەرکەوتن بگەێنێ ماگرتنی وەڕاپەڕینی کارگەرانی شەریکی ئەریکسۆن بۆم شەریکە ئەریکسۆنی کە لە سویدا هەیەوەختە فەرعێکی هەبوو لە پترۆگرادا کارگەرانی ئەو کۆمپانیایە هەم زۆر وشارم زۆر منەظەم بەشێکی زۆریشیان لە ڕابەرەکانیان لە ناو حیزبی بەشەفیا بوون ئەوان بڕیاریان داوە کە بچن بیکەن دانی لە حەقیقەتە نەک شۆڕشی ئۆکتۆبەر دەرباز لە شۆڕشی شوباتەکەین ئەم شۆڕشە بڕیارێکی جەماوەری بوو بڕیار خەڵک خۆی بڕیاری داوە و بڕیار لەلایەن ڕابەراتی بەشەفەکانەوە دەرنەچوە بۆ ئەمەی کە ئەتوانی تۆ لە ناو حیزبێکابی بەم شێوازە قیادەی ئەم جوڵانەوەی بکەی ئەمە بۆ خۆی هونەرێکی بەشەفەکان بووە و بەشەفەکان ئەگەر هەتاکو کاتی بڵین ڕاپەڕینی شوباتیش و شۆڕشی ئۆکتۆبەریش تا ئەو کاتەشتوانی بێتیان ڕێکخراوێکی بڵین سەرڕی و نهێنی و زۆر بڵین تۆکمە و زۆر کەم و زۆر حیرفەی و ئەمانە دروستکەن بەڵام لە سەروبەندی شۆڕشی شوباتا و دواتر لە ئەو دۆخەیە بوون بە مەدانێک بۆ هاتنی باڵی جۆربەجۆر و تێڕوانی جۆربەجۆری ناوجوڵانەوەی کارگەری و ئەمەی ئاحیز بەم دەواازانی کردبەوە ڕێگای دابوو کە بەم جۆرە بتوانێت جێگای ئومێد بێەوە جێگای کۆکردنەوەی ئەو هێزە فراوانە بێ بەڵێ حیزبی بەلشەفی جوابی پرسیارەکەی هاوڕێ سەردار بدەمەوە بەڵێ حیزبی بەلشەفی بۆ ئەمڕۆی جوڵانەوەی ئێمە زەرورە بەڵام حیزبی بەلشەفی حیزبی ئەو حیزبە نییە کە قسەی لەسەرەکری ئەو حیزبە نییە کە مۆدیلەکەی بە ئێمە گەیشتووە حیزبە پۆڵاینە نییە کە ئەساسەن کە بڕیارێک دەرچوو هەموو ملکەچیە بن و هەموو جێبەجێیەکەن بەبێەوەی مناقەشە بکرێ بەبێەوەی کەوا لێک بدرێتەوە بێەوەی مەجای معارەزەکردن و قسەکردن لە بەرامبەریا هەبێ بەبێەوەی مەجای مناقەشەکردن هەبێ لە ناو حیزبەکەی خۆتا لە کۆنگریا بڕیارێکت بڕیوەتەوە دواتر مەسەلا ئەندامێکی تۆ لە جێگایە کاشتێک لەسەرەوە بڕیارە بنووسێت و دەم و دەست دەریکەیتە دەرەوە بڵێ ئێمە حیزبی بەشەفی حیزبی بەشەفی وانە بووە حزبی بەشەفی وانە بووە و لەسەر زۆر مەسائل سراعات و منبلانی زۆر
جدیتیا بووە و توانێتی احتیوای کات توانێتی هەمووی بێڵێتەوە بەڵێ بڕیارەکان سەرنجام بڕیارە ڕسمەکان ئەوەی کە جێبەجێکراوە بڕیاری دەستە جەمعی بووە بەڵام مەجای اختلافاتە بووە شتێکی کە زۆر کەس لەوانەیە ئەم واقعەتەی نەبیستی بیان نەزانێ زینۆفیف و کامینیف کە دواتر هەردووچیان ستالین ڕەمی کردن بە بیانوەی کەوا خیانەتیان کردووە چەند ڕۆژ پێش شۆڕشی ئۆکتۆبەر یانی کە شۆڕشی ئۆکتۆبەرە کاتە ئەمڕۆ کاتە 7 نۆڤەمبەر تەمان خۆی ناوی شۆڕشی ئۆکتۆبەرە 26 ئۆکتۆبەر هەڵگیرستاوە بەڵام لە واقعا خۆی ئەمڕۆ بووە تەقویمەکەی ئاڵوگۆڕی بەسەرا هاتووە چەند ڕۆژ بەر لەمڕۆ 104 ساڵ لەمەوە پێش زینۆفیف و کامینیف بۆ جەریدەکانی هینە نووسن بۆ جەریدەکانی جەریدە ڕسمەکان نووسڵ لینین وازمان لێ نانێ ئەوێ مغامرە بکە يعني تقريبا ما معناه خطي بەلشەفیەکان بۆ شۆڕشکردن کەشفیەکان کە دیارە لینین مغامرێکی بەدەستەوە واز نایانێ و ئەوە مغامرەی دەست بەجێ بکە یعنی بە جۆرە لە جۆر ئیفشاکردنی ئەسراری حیزب ئیفشاکردنی ئەسرار لەگەڵ ئەوەیە لینین داوای کرد کە زینۆفیف و کامینی بێت دەربکرێن لە لیژنەی مرکزی و محکەمە بکرێن ینی نەکە لە حیزب دەرکردن لە لیژنەی مرکزی دەرکردن و محکەمە بکرێن ئایا کران ئایا ئەساسەن ئەو قەرارە مناقەشە کرا هەر هاتە دەستوری کارەوە هەر هات کرا بە بەشێک لە بەندەکانی کۆبوونەوەی لیژنە مرکزی دوای سەرکەوتنی شۆڕش هەرگیز بۆ نەکرا لەبەرەوە قبوڵیان نەکرد زینۆفیف و کامینیف دوو کادری زۆر بەرجەستەی ناو لیژنە مرکزی حیزبی بەشەفی بوون لەگەڵەوەیە کە لەگەڵ ئەو بڕیاری لینێنا مخالیف بوون و داوای ئەویانە کرد کە جارێ وەختی شۆڕژنی وەختی ڕاپەڕینی و نابێ بیکەین بەڵام لەگەڵەوەیە هەتاکو و کاتی سالین ئەدامی نەکردن لە سەردەمی لینینە هەردووچیان توانیان هەبوو لەناو حیزبا ببێنەوە موقعیتی خۆیان پاراستە بوو دیارە بەم حسابە ئەمەی کە لێرە من ئاماژەم پێداوە ئەو باسانەی کە لێرە کرد ئەمە بەتەنها ڕای خۆم نییە ئەمانە هەموو شەواهیدی تاریخی لەسەرەوە من ئومێدەوارم بتوانین لە داهاتوە کەسانێکە پێیان وایە ئەم بابەتانە پێویستی بە لێکدانەوەی زۆرتر هەیە پێکەوە گفتوگۆ و مناقەشە بکەین مەسەلەیەکی کە من لەم بابەتەوە ئەمەوێ ئاماژەی پێبەم باسی ڕۆڵی ڕێکخراوە جەماوەریەکان یعنی تۆ وەختێک قسە لەسەر حیزبێکی وەکو حیزبی بەشەفیەکەی حیزبی بەشەفی حیزبی ڕێکخەرانی یعنی ڕێکخراوی ڕێکخەرانی جوڵانەوەی کارگەری بووە یعنی تۆ بۆ نمونە ڕۆمانێک هەیە ڕۆمانی نینا نازانم لەوانەیە ژمارەیەک لەوانی کە جۆمالێگرن خوێن بێتیانەوە لەو ڕۆمانەیە باسی کۆمیتەی کۆمونیستی شاری پێما بێ باکۆیە لە ئازەربایجان کۆمیتەی کۆمونیستی شاری باکۆ کە چۆنشۆنی دروست بووە کە قسە لەسەر کۆبوونەوەی کۆمیتە کۆمونیستیەکەکەن کە سەر بە حیزبی سۆشیال دیموکراتە هەستەکەی قسە لەسەر ئۆرگانێکی ناو کارگەکە ئەکەن ینی ئەم کۆمیتەی حیزبیە کۆمیتێکی ناو کارگەکەی مشکلاتەکانی مەسەلەکانی ناو کارگەی ئەوانەی کە ئەندامن تایە هەم کارگەرن لەو شوێنن و لە ناو کارگەکە کێشەیەکیان هەیە و لەگەڵ خاوەنکارەکە چململانییان هەیە بابەتی ئەو هەمیشەی ئەو کۆمیتەیە ینی کۆمیتە حیزبیەکە لەگەڵ کارە جەماوەریەکە بە جۆرێک تێک هەڵکێش بوونەوەوانە کە لێک جا ناکرێنەوە حیزبی بەشەفی دروستبووی ئەم جۆرە ڕێکخراوانە بوو ئەم جۆرە کۆمیتانە بووە نەک کۆمیتێک لەسەرەوە لەسەر ئەساسی تەبعیەت لە ئایدۆلۆژیای لینین خەڵک هاتبێ بوو بێ بە ئەندامی ئەم حیزبە یاخود هەر کەسێک لەگەڵ ئایدۆلۆژیای لینینە یا لەگەڵ نەزەریەتەکان و تیوریەکانی ڕابەری زۆر زۆر ژیر و دانا و لەوێنە لە کەس نەچوو کەس لەو نەچوو نەبووە باسەکە لەسەر ئەوە نەبووە باسەکە لەسەر پەیوەستبوون بۆ بە پراکتیشێکی کۆمەڵاتی دیاری کراوەکە ئەمە فەرقی بینی ئەو حیزبی بەشەفی و ئەحزابانەیە کە ئێستا ناوی بەشەفیان لە خۆیانەوە کە دیارە ئێمە پێویستمان بە حیزبی بەشەفی حیزبێک هەیە کە حیزبی یاخود ڕێکخراوی ڕێکخەرانی جوڵانەوە جەماوەری و کارگەریەکە بێت سەرنجام قسە لەسەرەوەی چۆن بەشەفیەکان توانیان ڕابەرایەتی شۆڕش لە دەست بگرنم خاڵەیە کە منەمێ لێرە باسیکەم ئەفسانەی حیزب و ڕێخستنی پۆڵاین کەمێک قسەم لەسەر کرد بەڵام
چۆنی توانیان ئەم ڕابەراتیە بەدەستەوە بگرن. قسەکە لێرە لە وەڵامدانەوەیە بە پێداویستەکانی لەحزەیە لە گرتنەبەری سیاسەتێکایە کە وەڵام بە پێداویستەکانی پێشڕەویکردنی جوڵانەوە کە ئەداتەوە. یعنی باسەکە لەسەر ئەوە نییە کە نەزەرێک و تیۆریەک بێنیت کە هەموو پرسیارەکانی داهاتوشی وەڵام دابێتەوە و هیچ کێشێکی نەهێشت بێتەوە نا، بەڵام قسە لەسەرەوەی لە لەحزەیەکی دیاریکراوە وەختی خۆی لینی ناوە باسەکە تەحلیلی مشخص بۆ زەرفی مشخص، یعنی تەحلیلی دیاریکراوە بۆ زەرفی دیاریکراوە، زەرفێکی دیاریکراومان هەیە، تەحلیلێکی دیاریکراوی بکەین لەسەر ئەساسی ئەوە هەڵوێست وەرەگرین، نەگە ئێمە لە سەرەتاوە هەموو شتێکمان بڕان بێتەوە بۆ نمونە حەڵاڵ و حرام لە سیاسەتدا هەبێ بۆ ئێمە دەست ناخین لە ناو دەستی حکوومەتی کاتیەوە. حکوومەتی کاتی نوێنەری بۆ ژوازیەوە ئەو هاتووە ئینەکە ئەمانە بە هیچ جۆرێک ئێمە ناتوانین هیچ کارێک لەگەڵ ئەم حکوومەتەیە بکەین وانە لینینەکان وایان نەکرد، بەلشەفەکان وایان نەکرد. لە سەردەمێکە کە ئەم حکوومەتە کاتیە کە بەڵێ حکوومەتی بۆ ژوازیە بەڵێ حکوومەتی نوێنەرایەتینە، بەڵام لەلایەن فاشستێکە و هەڕەشەی لێکراوە، لەلایەن دەسەڵات نوێنەرێکی تری چینی باڵا دەستەوە هەڕەشەی لێکرێت کە ئەگەر ئەو بێ زۆر واوەتر لە سەرکوتەکانی ئەم حکوومەتە کاتیە ئەچیەوە خوێن ڕێژی زیاتر بەرپا ئەکاوە ئینەکان نالە کات و کاساتی ئاوایە بە شەفەکان دێن لە کەنار حکوومەتی موقت حکوومەتی کاتی ئەوەستن دوژمنەکەی خۆیان ئەو دوژمنەی پێشووتری خۆیان بەهێز ئەەکەن و ناڵێن دوژمنی دوژمنەکەمان دۆستمانە کێرنیلۆف کە فاشستێکە و هاتووە ئینەکە بەم منتیقە بەسیتە حکوم ناکەن بە منتیقەوە حکومەکەن چی لەگەڵ بەرەو پێشبردننی جوڵانەکەمانێت چی ئەتوانێت جوڵانەوەکەمان بەرەو سەرکەوتن بگەێنێ و ئەمە ئەو خاڵانەیە کە بە شەفەکان توانیان تایە سەرکەوتوو بن و جوابی لەحزەیاندایەوە جوابی ئەو لەحزە دیاریکراوەیاندایەوە و سیاستیان بە معنای سیاست کرد کە دیارە ئەمانە مەسائلێکن هەندێک ڕەنگە ئەمە بەهین بزانن بە جۆرە کەمکردنەوە لە شەعنی لیدین بزانن و وابزانن کە قسەکە کە هاتە سەرەوەی نەیتوانێت و داهاتوو ببینێن نەیتوانێت پێشبینی دروستکە و ئەمانە بە جۆرە لە جۆرەکان ئێمە لینینمان لەو خەسڵەتە گرنگە مهمانەی کە بۆ ڕابەرێک پێویستە ئەوانە داتەکانوە بەڵام ئەمە حقیقەتی نییە. یەک نمونە باسکەین لێرەیە بۆی کەوا دەرکەوێ کە باسکردن لە پێشبینی یانی چی و ئایا پێشبینەکانی لینین تا چ ڕادێک توانوێتی دەرکەوێت سەرکەوتوو بێ ئاخوتین بێ. لینین لە نۆی جەنیوەری لە نۆی یەکی 1970 لە نۆی یەکی 1970 گەر حسابی بکەی کە وتمان چەند بوو 23 شوبات کردی ڕۆژی هەشتی مارسەوەوانە حسابی بکەی ئەو دەم یەکی بڵین جەنیوەری هەتاکو هەشتی مارسا بکەیتەوەوانە تقریبا ئەکاتە دوومە لە یەکی لە نۆی جەنیوەری 1970 لە سویسرایە لە کۆبوونەوەیەکە لە سیمینارێکە سەبارەت بە یادی 12هەمین ساڵی شۆڕشی 1905 قساکە یادی 12هەمین ساڵی شۆڕشی 1905 قساکە لەو جێگایە باسەکە کە شۆڕشی 1905 چی بۆ دەستکەوتەکانی چی بۆ جەماوەرچیان کردووە و عەرزێکی ئینەکاتەوەوانە و عەرزێکی وەقایعەکانی سەردەمی خۆیەکە ئەوانە لە کۆتاییەکە پەرەگرافێکی زۆر سەرنجڕاکێشتایە کە دیارە من نەمبینیوە ئەم مەقالەم نەبینەوە بە کوردی تەرجمەکران بە ئینگلیزی خوێنومەتەوە پەرەگرافێکی زۆر سەرنجڕاکێشتایە لەو پەرەگرافەیە ئەڵێ چی ئەڵێ من وەکو بەشێک لە جیلی قەدیمی سۆشیالیستەکانی ئەم سەردەمەی دنیا ڕەنگە هیچ کاتێک ئەو شەڕە کۆتاییەی پرۆلیتاریا لەگەڵ سەرمایه‌دارانە نەبینم و سەرکەوتنی شۆڕشی پرۆلیتاریا بەسەر سەرمایه‌دارانە نەبینم بەڵام ئێوەی گەنج دڵنیام کە ڕۆژێک لە ڕۆژان ئەو شۆڕشە ئەو شەڕە یەکلای کەرەوە ئەبینن. یعنی تەنها دوو ماڵ بەر لە هەڵگیرسانی شۆڕشی رووسیا لینین نەک هەر هیچ لە نەخشەکانیا نەبووە کە شۆڕش هەڵبژیرسیان نەخشی بۆ دانەناوە ئەساسەن نەیزانیوە
و تەوەقعی نەکردووە کە شۆڕش هەڵبژێستی. ئەم قسەیە دیارە لەلایەن ترۆسکیشەوە بە جۆرێک دووبارە ئەکرێتەوە کە ئەو شتێک کە بووە لە شۆڕشی شوباتە لە تەوەقعی هیچ کەسێکان نەبووە، لە پێشبینی هیچ کەسێکان نەبووە، هەتا لە کتێبەکەی شۆڕشی ڕووسیا باسی ئەماکە. یعنی نە لینین نە ترۆسکی نە کەسانێک لە ناو حیزبی بەشەفیا چاوەڕوانی ئەویان نەکردووە ئەوەی لە 8 مارسی ساڵی 1970 یاخود لە 23 فبریۆری 23 دوی 1970 ڕوئەدا ئەبێ بە سەرەتایەک بۆ شۆڕشێکی ئاوە جەماوەری فراوان و قەیسەریەتی تیا لە ناوەچ قەیسەرێک لە ناو ئەبە کە 300 ساڵە سولالەکەی حکومەکە. یعنی ئەو شتێکە لە 23 مانگی دووە یاخود 8 مارسی ساڵی 1970 ڕوویدا لە شاری پێترۆگراد قەیسەرێکی لە دەسەڵات خست کە 300 ساڵ بوو بابوو باپیرانی حکومیانەکرد لە رووسیا. ئەمە لە تەوەقعی کەسانە بووە لە تەوەقعی لینی شابۆ نەیزانیوە کە دیارە بەم معنایە ئەوەی کە لە لینیزمان مهمە نەک پێشبینی ڕووداوەکان و ئەوەی کەسێکی زۆر عالمە و زۆر زانایە و زۆر بەڵام سیاست ئەکا و لە عیلمی سیاست و خوێندنەوەی تەوازنی هێز و چی بە قازانجە لەم لەحزەیە ئەنجام بدرێ لەوەیە بتوانایە. بێگومان ئێمە پێویستمان بەولینانەیە بەڵام دووبارەیەکەمەوە ئەڵێم قسەکردن لەسەرەوەی پێویستمان بە لینینە یاخود لینیشترمان پێویستە ئەم سەردەمە و بە شەفیشترمان پێویستە لەم سەردەمەیە نەبێ بە باسی ئەو مەسەلەیە کە لە زەماوانەی مسەسەلی یاخود بە سرحەی شانۆگەری خولە چەخماقیان بینیوە ئەم لەختەیان باش بیرە حاجی کابرای چایچی بەرگول لەکەوتووە کەوتووە لە عەرزەکەی ئەوانە حاجی باڵی بەسەرا بازەیەتوانە و ڕاکاڵێ ئەرەوە مسلمانێ نەبووە ئەم قوربەسەرە بگەێنێتە خەستەخانە. سەیرەکەی باسەکە لەسەرەوەی حاجی خۆی لە هەمویان مسلمانترە حاجیە بەڵام ئەو هاوارەکەڵی مسلمانێ نەبووجا باسەکە ژێسەوای لێ هاتووە کۆمونیستەکان کۆمونیستەکان ئەڵێن پێویستمان بە لینیشتی ترە پێویستمان بە حیزبێکی بەشەفی ترە لەگەڵ هاوڕێکی خۆیان ڕێک ناکەوێتەوە باسی ئەوە کاکابێ حیزبێک دروست بکەینەوەوانە و حیزبی ڕابەری هەموو جوڵانەوەکە بێت. بەڕاستی باسکردن لەوەی پێویستمان بە لینیشترۆکە وایە کە من ناتوانم من لینی نیم و لینێکی تریش نەهاتووە مەژە هەموو چاوەڕوان بی لینێکی تر بێم خەڵکە ڕزگارکە منیش وەکو ئەوانەی تر کە چاوەڕوانی شۆڕشێکم منیش چاوەڕوانم هیچم پێ ناکرێت. باسەکە لەسەرەوە نیە بڵێ هەر کەسێ خۆی بە لینین بزانێ دیارە ئەوەی کە ببی بە لینیابی بەڕابەر بۆ خۆی مەجموعی مواسەفاتی هەیە وانی هەربوو کەسێک بتوانێت لەو توانایی هەبێ بەداخەوە بەڵام باسەکە لەسەر ئەوەیە کە قسەکردن لەسەر دانیشتن بە دوای ڕابەرێکی زۆر توانا و کارامەوە کە هەموو شتێکە بۆ ئەنجام بە زۆرتر بۆ ئەنجام نەدانی هیچ شتێکە بۆ ئەوەیە کە هیچ کارێک نەکەیت. بەرحاڵ لێرە من دووبارەیەکەمەوە کە ئەو ئەفسانەیە کە ڕۆڵی لینین و بەشەفیەکان بەم جۆرە بەرجەستەیە زۆرتر بۆ ڕێگەگرتن لە جوڵانەوە شۆڕجێڕەکان بەکارهاتوو تا ئێستا نەکوو بەرەوە پێشبردننی و ئەم حکومە کە ئێمە پێویستمان بە لینێکی تر ئایکەی لینێکی ترێ زۆرتر هەر لە قسەی ئەو حاجەیە چێڵێ مسلمانن نەبوو ئەم قوربەسەرە بگەێنتە خەستەخانە. بەرحاڵ شۆڕشی کارگەری لە رووسایە چۆن سەرکەوتنی شۆڕشی کارگەری لە رووسایە بۆ کارەکانی چی ئینسانە بێ واقعیتەکەی ئەوەی ئەبێ ئەمانە بخوێنینەوە یعنی ئێمە سەرکەوتنی شۆڕشێک لە خۆیان مهمە بیخوێنینەوە. ئێمە من وەکو کەسێکە سەر بە جوڵانەوەیکی چەپی ڕادیکال بووم لە ڕابردووە ئەوانە زۆرتر سوال بۆ من ئەوە بووە کە وەختێک ئەمان لە 30 ساڵ 40 سال لەمە بەرەوە ئەمانون رووسیا سۆشیالیزم نیە و سۆشیالیزمی تیانە ئەوانە پرسیارەکەمانەوە بۆ وای لێ هات بۆ ئەو شۆڕشە شکستی هێنا بۆ شۆڕشێکی کارگەری ئاوا گەورە شکستی هێنا و هۆکاری شکستەکانی چی بوو وەک ئەوەی کەوا زەمانەتمان کردبێ کە ئێمە لە بەشی یەکەمی شۆڕشەکەی سەرەکەوین و دەسەڵات ئەگۆڕین و لایبین بەزە مشکلەمان بەشی دووەمی بوو کە اقتصادەکە چۆن بگۆڕین. بەڵام لە حاڵێکە بەنسبەت منەوە سوالی ئەساسی لەم ڕۆیە ئەوەیە چۆن شۆڕشێک بە سەرکەوتن بگاوە ئایا چۆن شۆڕش بە سەرکەوتن ئەگا وە چ شۆڕشێک بە سەرکەوتن ئەگا ئەمە سوالێکی گرنگە دیارە ئەو سوالش گرنگە کە چۆنی دەست بە سەرکەوتنەکانتەوە ئەگری دەست بە دەستکەوتەکانتەوە ئەگری وە تەواوی شۆڕشەکە سەرنجامەگەێنی نەک تەنها بەشە سیاسەکەی نەک تەنها ڕووخاندنی دەسەڵاتی مۆجود دانانی دەسەڵاتێکی تازەنا ئەوەی اقتصادی کە پێویستیژەکە ئینسانتیایە بەهرەمەند بێ لە یەکسانی و لە ئازادی و لە خۆشگوزەرانی ئەوانە ئەمەش مەسەلەیەکی گرنگ و زەروریە. بەڵام بە بڕوای من لە ڕۆژگاری ئەمڕۆیە قسەکردن ئەبێ لەسەر ئەوە بێ
چۆن ئەتوانین شۆڕشێک بە سەرکەوتن بگەێنین و هەر بۆیە پرسیار ئەبێ ئەوە بێت چۆن شۆڕشی ئۆکتۆبەر بە سەرکەوتن گەیشت، چۆن شۆڕشی کارگەری لە رووسیا شۆڕشی کارگەری دیارە بە شوباتێەوە تاکو و ئۆکتۆبەری هەمووی بە سەرکەوتن گەیشت، چی لە پشتی ئەمەوە وەستا بوو. سەن مەجموعەیەک فاکتۆر هەیە کە هەرتەنها ئێمە قسەمان لەسەر ڕۆڵی حیزب کرد، قسەمان لەسەر سیاست کرد، قسەمان لەسەر ڕۆڵی ڕابەر کرد کە ئەتوانێت تەوازنی هێز خوێنێتەوە بزانێت چەندێک بەهێزی چەندێک بەهێزی لەکوێ چیەکەیت چه هەنگاوێک هەڵەگریت و ئەوانە بۆیکەوە خۆت بەهێزکەی کە شکستی هێنی کە پاشەک شەکەی چۆن نەتوانی دووبارە هێز وەربگریتەوە و هەڵمەت بەریتەوە، ئەمانە هەموو پێویستی بەڕابر و پێمانە زەرورن دروستن، بەڵام لە پشتی هەموو ئەم حقایقان و لە پشتی ئەم مانۆڕانەوە کە ئەتوانی تۆ لە مەدانی سیاستاری بدی حقایقێکی سابتی تر هەیە. ئایا تۆی ڕێخستنت یا جەماوەریشی ڕێکخراوت لە پشتەوە هەیە؟ ئایا ئەو مۆدیلی کە تۆ بانگەوازی ئەەکەی بۆ ڕێخستنی ئایندە بۆ ڕێخستنی دەسەڵاتی ئایندە نەواتەکانی مەوجودن؟ یعنی ئەو ناوکۆکانەی هەن کە تۆ قسەی لێکەکەی مەسەن بۆ نمونە نڵێم حکوومەتی شورایی لە کوردستان باشە، حکوومەتی شورایی لە کوردستان شتێکی باشە و من بەسەلەیەکە گەربێتە دی چاکە، بەڵام ئایا ئەمڕۆ لە واقعی حاڵی ئێمەیە هیچ بابەتێک لەم بابەتانە هیچ کارێکی شورایی هیچ شورایەک بە معنایەک هیچ ناوکۆکەیەکی ئەم مەسەلەیە وجودی هەیە بوونی هەیە؟ ینی بۆ نمونە ئایا کەسێک ئەتوانێ بە من نیشان بدا ئەگەر ئەم دەسەڵاتی پارتی وێچێتیە لە بینبەرین و لە هەڵی پێچین و ئەوانە ئەوەی کەوا جێگەیەگرێتەوە ئەم جارە تاقمێکی چەکداری سەر بە تورکیا سەر بە ئێران نییە؟ ئایا جەماوەر خۆی گەیاندۆتە ئەو ئاستەی کە قەڵەمبازە شۆڕش قەڵەمبازە شۆڕش لە قۆناغێکەوە لە نقطەیەکەوە بە یەک هەنگاوی زۆر شقاوی زۆر گەورە نەک بە وردە هەنگاوی پشکۆلە پشکۆل و پێ لە دوای پێدانێتوانە نه یەک قەڵەمبازی زۆر گەورەیە بۆ ئایندە. ئایا ئەم قەڵەمبازە لە ئێستاە ئەگەر جەماوە بیدا ئەتوانێت بە ئەمی لەو بەرەوە جێگەی خۆی بگرێتەوە؟ ئایا تووشی پشێوی و نابێت و ئەمە سوالە هەمیشە خەڵک لە خۆی ئەکا و ئەو کاتانەی خەڵک جوابی ئەم پرسیارەیان بە نیسبەتێکی زۆر گەورە بۆ وازەح نییە بۆ ڕۆشن نییە و جوابەکەی پۆزتیڤ نییە مغامرە ناکەن و خۆیان نادەنە دەست قەدەر خۆیان نادەنە دەست ڕێکەوت ناڵێن با بیکەین چێ بێ با ببێ ماڵ ژیانمان وێران بوو هیچمان نەما با بڕین هەمومان ببرین جەماعەتێک واکەن بەڵام جەماوەر بەگشتی هەمووی وا ناکە و جەماوەر بەگشتی ئەگەر لە شۆڕشێکە بەشداریژنەکە ئەبێ لانی کەم محاید بێ نەک بێ و دۆخی ئێستا بمێنێتەوە محاید بێ لە بینی ئەوەی ئێستا هەیەوەی ئەوەی لە ئایندەیە دێ و ئەمەش بەوە ئەکرێکە بزانێ ئەوەی کە لە ئایندەیە دێت چیە محایدانی بێلایەن مەبەستمەوەیەکە لە سەردەمێکا کە بەشەفیەکان پامار ئەدەن و ئەڕۆن بە 10,000 کەسەوە لە شاری پترۆگرادا دەسەڵاتی وڵاتێکی 130 ملیۆنی بەدەستەوە ئەگرن لە زەرفی شەو ڕۆژێکە ئەم دەسەڵاتەدا ئەمەزرێنن کارێکیان کردووە کە جەماوەریشی فراوانیان ئەگەر لەگەڵ خۆشیان نەخست بێ لانیکەم بێلایەنیان کردووە و جەماوەرێک بێلایەن ئەبێ لە بینی ئەمەی ئێستا هەیەەوە ئەوەی لە داهاتوە دێ ئەگەر لانی کەم دڵنیا بێ کە ئەمنیەتی ژیانی پارێزراوە و ژیان و ئەمنیەت بە دەسەڵاتێکە پارێزیەکە وەسائلەکانی هەیە بەرشەفەکان چۆن توانیان قەناعەت بە خەڵک بکەن کە بەڵێ ئەم شۆڕشە ئەتوانێت سەرکوێ بۆی کە شوورەکانیان دامەزران بوو لە هەموو گەڕەجێکە لە هەموو شار و شارۆچکەیەکە لەسەر تاسەری ڕووسایە تەنانەت لە لادیەکانی شا خەریک بوون بە ڕێوەبردنیان نەکرد و واقعان دەسەڵاتی شوراکان هەبوو یان یەکێک لە شتە مهمەکان کە هەیە باسی بکەینەوەوانە شۆڕشێکە لە شاری پترۆگراگاکرات بەر لەوەی لە شاری پترۆگرادا بکرێت وەکو هەر لەم کتێبەیە باسەکرێ لە زۆر جێگە لە جێگاکانی رووسایە ئەنجام درراوە یعنی ئەوەی کاڵە گشت دەسەڵاتێک بۆ شوراکان هەم دەسەڵاتێک لە بە شوراکان بۆ لە زۆر شوێنی ئەریافەکانی رووسیاکە دیارە نیسبەتێکی زۆری خەڵکی ئەو سەردەمەی رووسیا لە لادەکانە ژیاون لە لادەکانە دەسەڵاتی شوراکانی زەحمەتکێشان بەرقەرار بووە و ئەمەی کە لە پترۆگرا دەکراوە هەنگاوی ئەخیری هەنگاوی کۆتایی گەیاندنی ئەم پرۆسەیە بە کۆتاییەکەی ئەگەر ڕێخستنی لەم بابەتە وجودی هەبێ و ئەگەر ئەمە بتوانێ هەبێ ئەو دەم شۆڕش سەرەکەوێت و ئەمەیە شۆڕش سەرخە
یعنی ئەمریکا تۆ لە شوێنێکی وەکو میسرا بۆ نمونە ئەیبینی ئەوەی کە لە میسرا بەشداری کردووە لە شۆشی فەڕەنساشا ئەوەنە خەڵک بە ئەندازەی ئەوەی کە لە میسرا بەشدار بوون بەشداریان نەکردووە لە شۆشی ئۆکتۆبریشا بە ئەندازی ئەوەی کە لە میسرا بەشداری شۆشیان کردو بەشداریان نەکردو بەڵام بەچی گەیشتن ئیسلامی سیاسیان هێنا ئیخوان مسلمینیان هێنا بۆچی ئیخوان مسلمینیان هێنا لەبەرەوەی نیان کردکە ئەو دەسەڵاتی کە هەیە لە بینی بەرن بگرا ڕەمزێکیان گۆڕی دەموچایشیان گۆڕی دەسەڵاتەکە لە خودی خۆی مایەوە شۆشەکە بە سەرکەوتن نەگەیشت لەبەرەوەی ئەمەی کە هاتبووە مەیدان بەحسا شۆڕشێ کرد لە حەقیقەتە لە بنەمای ئینەکانی خۆیەکە لێ چێتی تۆ زۆرتر ئەویست فشار بکە زۆرتر ئەویست زەخت بکە من زەختەکەم بۆ ئەوی کە هین بێت تا ئەم نەزەریاتانی کە تازە باسی جنشارک و نازان چیژەکەنوانە هەموو چواردەوریا ئەخولێتەوە کە جەماوەر کە کۆمەلگای مەدەنی گوشارە هێنێ بۆ دەسەڵات کە خۆی بگۆڕی خۆی چاکاتەوەوانە بەڵام ئەم ئینتیفازە گەورەیە ئەم ڕاپەڕینە گەورەیە ئەم جەماوەریە لە بنکەکەیە ئەوە بوو کە هەمان دەسەڵاتی قوتوغمەی عەسکەری لە میسرا بهێڵنەوە بەڵام تەنها ئەوەیە کە هین لابن بووبارەك لابەر و ئەوەی تری لە جێگەی خۆی بمێنێتەوە بەشێکیشی ئەوەیە کە ئەلتەرناتیڤێک نیە لە بەرامبەر ئەمەیە چێ بچێت جێگای دام و دەستگایەکی سەربازی بگرێتەوە چی ئەتوانێت دام و دەستگایەک دروست کاتوانەکە کۆمەلگا لە دۆخێکا بێڵێتەوە کە تۆ ئەمنیەتت پارێزراو بێ بەڵێ برسیتە بێکاری ڕۆژی 18 سعات کارەکەی یتەوە بۆ ماڵەوە بە حەلە توانی ئینکەی بەڵام ئەمنیەتت هەیە نیە کەس ناتە سەر ماڵەکەت بەنیوە شۆپەلامارت بات و ماڵ و مناڵە کوژۆ پارە و هەرچی شتێکت هەیە کۆت کردوتۆ لێت سێری و ئەمانە ئەمە لە کۆمەلگایە شتێکە کە خەڵک پێخۆشە دەستی پێوە بگرێت ئەمە ئەگەر تۆ دەسەڵاتێک نەتوانێت ئەمە زەمانەت بکە بە بڕای من ناتوانێت یاخود هێزێک ناتوانێت مە زەمانەتەکە ناتوانێت جەماوەت بەرەو شۆڕش پاڵپی بنێ لە ئێرانە بوو نمونە جمهوری ئیسلامی هاتووە جێگەی شای گرتوتەوە گەلێک باسەکرێ کە جمهوری ئیسلامی بە هاوکاری غەرب و غەرب بێکەوە ڕێکەوتن و قوبوڵیان کردکە خومینی بێتەوە تەختی کێشان نەخشەیەکیان هێشا وایان کردوانە بەڵام حقیقەتەکەی ئەوەیە لە حاڵێکە کە چەند باڵی جۆر بە جۆر بوون لە دژی یەک بوون لە بەرامبەر یەک بوون ڕێخستنیان لە ناو جەماوەرە لاواز بوو نەیانتوانی بوو خەڵک ڕێکخەن و ئەوانە مەزهبیەکان و دینەکان و مەلاکان دام و دەستگایەکی دەسەڵاتداریان هەبوو کە عمری چەند سەد ساڵ بوو لانی کەم 200 ساڵ بوو ئەم دام و دەستگایە دروست بۆ هەیە سیلسلە مەراتیبی هەیە ئاتوڵای هەیە حجەت الئیسلامی هەیە نازانم ئەم شتە وردەواڵانشی هەیە مەلاوانەی هەیە لە خوارەوە لە هەموو کۆڵانێکا مزگەوتێکی هەیە مزگەوتانە کاری اجتیماعیەکان کارینەکە خەڵک هەموو ڕۆژێک کۆکەنەوە هەموو ڕۆژێک هەموو هەفتەی اجتیماعەکەن هەموو هەفتەیە کۆبوونەوەکەن ئەمە توانێت دەسەڵات بگرێت بڵێ و کاتێکە شۆڕش جەماوەری خەڵکی ئێران دەسەڵاتی شا لە بینەبا ئەزانێ شتێک هەیە لەو دیوەکەی کە ئایا ئەم شتی لەو دیەوەی لەمە پێشکەوتوترە یاخود دواکەوتوترە معلوم نییە جارێ بەڵام لانی کەم ئەم قەڵم بازێکە ئەیدەی نامان خاتە ناو فۆزاوە نامان خاتە ناو شێوەی نامان خاتە ناو جێژاوەوە ئەمەیەکە وا ئەکا خەڵک دەست بەرێ بۆ شۆڕژ وە من پێم وایە بە شەفەکان توانای ئەوەیان هەبوو کە جەماوەر قانەکەن کە ئەم قودرەتیان هەیە و ئەتوانن کۆمەلگا ئیدارە بکەن و بەڕێوەی بەرن بە شکلی تری ئەوەیە کە بۆ هێنانەدی بۆچی لە هێنانەدی ئامانجەکانیان سەر نەکەوت بە بڕای من لە هێنانەدی ئامانجەکانیان بەدەلیلەوە سەر نەکەوت کە تەعاملێکی دروستی واقعی لەگەڵ ئابوووریان نەکرد و تێڕوانی نییە کە بەسەر ئەم شۆشەیە زاڵ بوو لەم بابەتەوە باسەکانی مەسوود حکمەت زۆر کۆمەگەکە زۆر یارمەتی ئەدا کە هەندێک پێیان وایە باسەکانی مەسوود حکمەت لە شوێنی ترەوە ژیراوە هێنراوە ئەمە ئەسڵ و ئەساسی نییە هەر لەو بۆڵتنانەیە کە مەسوود حکمەت قسە لەسەر لێکدانەوەی شۆشی رووسیاکە و ئەوانە ناوی ئەوانەی هێناوە کە گوایە قسەی لێوەرگرتوون و باسی لێ دزیون و خەڵک ناچێت قسە و باز لە کەسانێک بدزێت و لە هەمان کتێبەکەی خۆشیە دووبارە بڵاوی بکاتوانین تۆ کتێبێ بڵاوەکەیت وڵێ ئەمە قسەی منە ئەمە قسەی ئەوانی ترە و ناچی بتێوێت قسەی ئەوانی تر بێنی بۆ خۆت پچی تۆ بڕۆی هەمان باز لەناو هەمان کتێبا بڵاو بکەیتەوە منتقیتیانە باسەکانی مەسوود حکمەت سەبارەت بەم واقعیەتە ئەوەیە لە سەروبەندی شۆڕشی ئۆکتۆبەریا شۆڕشی رووسیا دوو تەیاری دیاریکراوەن هەردووشیان زەمینەی سەرکەوتنیان هەیە یەکیشان تەیاری شۆڕجێڕانی سۆشیالیستێک کە سۆشیالیزم بەرقەرارکە یەکێکی تریان تەیاری سەنعەتیکردنی
سەرمایه‌دارانەی رووسایە، سەنعەتیکردنی بۆژوازیانی رووسایە. ئەم دوو تەیارە لە ناو رووسایە هەردووچیان مەوجودن و هەردووچیان شانسی سەرکەوتنیان هەیە. حیزبی بەشەفی ڕابەری شۆڕشی پرۆلتاری ڕابەری شۆڕشی کارگەریە، بەڵام حیزب ناتوانێت تۆ بە ساف و پاک و تەمیزی بە خاتری ئایدۆلۆژیاکەوی بە خاتری ڕابەریشی هەروابی هێڵیتەوە. حیزب ئەبێتە چوارچێوەیەک دواتر زۆر بە ئاسانی نفوزی ئەکرێتە ناو زۆر بە ئاسانی سیاسەتی تر ئەتوانێت لای کۆمەلگا گەورەترە لە حیزب. کۆمەلگا ئەتوانێت حیزب دەستەمۆ بکە، کۆمەلگا و تەیارە زاڵەکانی ناو کۆمەلگادوان حیزب دەستەمۆکەن لە سەروبەندێکە کە بەشی زۆری ڕابەرەکانی بەشەفەکان لە بەرەکانی جەنگا کوژران لە بەرامبەر شەڕێکا کە هەموو سەرمایه‌داران و پرێویستانی دنیا بەسەرێنا سەپان کە من ئەم بەشەی شۆڕشی کتۆبەرم باز نەکرد گەیشتمە و جێگای کە شۆڕشەکە سەرکەوت و وازم لێ هێنا کە دیارە ئەم بەشەشی بۆ خۆی زۆر گرنگە لەوە ناچێ وەخت زیاتر لەوە یارمەتیم باکە زۆرتر قسە بکەم. بەڵام باسەکە لەسەرەوەیە کە بەشی زۆری ڕابەرانی بەرشەفەکان لە جەنگی ناوخۆیە لە بەرامبەر جێش و سوپای سەرمایه‌دارانی سەر تاسەری دنیاە چەند دەیان دەوڵەت هاوکاریان کردو بۆ خنکاندنی ئەم شۆڕشە لەوەیە گیانیان لەدەستدا. بەشێکی تری بۆەوە گەڕێتەوە کە پاشخانێک لە تێگەیشتنیشی نادروست لەسەر ئابووری سۆشیالیستی وجودی بووە کە لە ئەنتەرناسیۆنالی دووەمەوە هاتووە. لە ئەنتەرناسیۆنالی دووەمەوە لە کاتی ئەنگڵسەوە ئەم تێڕوانینە هاتوو کە سەرمایه‌داری دەوڵەتی یعنی سۆشیالیزم، سەرمایه‌داری دەوڵەتی دەسەڵاتی چینی کارگەر یعنی سۆشیالیزم کە ئەمە واقعێتی نییە دەرکەوت کە ڕاز نییە. سەرمایه‌داری دەوڵەتی کە تۆ دام و دەستگایەکی سەرەوە هەبێ مڵکایەتی و هەموو خاوەنددارێتی هۆیەکانی بەرهەمێنانی بەدەستەوە بە فەرق ناکاکە چینێک بێ مەجموعەی بۆژوازی لە مجموعەی سەرمایه‌داری تاک پێکات بێ یاخود نوێنەرێکی هەڵبژات بێ و موسسەیەک بڵێ تۆ بڕۆ لە جاتی من مڵکایەتی بکە حکوم کە ئەمدوان هەردووچی سەرمایه‌داریەوە لەبەرەوە ئەمە ناتوانێت ئێمە دەرباسکالەوە و سەرنجام سەرمایه‌داری دەوڵەتی لەگەڵیشە سەرکوتی زۆر بێڕەحمانە سەرکوتی دڵڕقانە دێ و ئەمە ئەو ڕێڕەوە بوو کە ستالین نوێنەراتی کرد بەڕاستی و سەرنجام قات و قڕیە کە بەسەر رووسیا شەهات لەو سەردەمەیە کە سەردەمی جەنگ بوو کە ناچاری کردن پەنابەرن بۆ هەندێک لە سیاسات وەکو بۆ نمونە نیپ کە سیاست نیو ئیکۆنۆمیک پۆلیسی یاخۆ سیاسەتی اقتصادی نییە کە بەشێک لە سەرمایەکانیان جێڕایەوە سەرمایه‌داران و دووبارە ئەم چینیان بەهێز کردەوە لە سەروبەندی شەڕی ناوخۆی ئەم چینیان بەهێز کردەوە و سەرنجام بەهێزبوونی ئەم چینە لە ڕووی ئابوووریەوە نفوزەکاتە یاخود ئەچێتە ناو چوارچێوە حیزبەوە کە سایەتیشی وەکو ستالین بە نوێنەرایەتی ئەم بۆژوازیە توانی حیزبی بەرشەفی لە ئامانجەکانی خۆی بەلاڕێیا بەرێ و هەروە سادەش نەیتوانی ئەمانە بکە. دەیان و سەدانی لە شۆڕ جێڕانی بەرشەفی هاوڕێکانی خۆی لە ناو حیزبای ئەعدام کرد بە تۆمەتی خیانەت بە تۆمەتی ئەوان ئەعداماتی کە دەستی پێکرد لە 28ەکانەوە هەتاکو ساڵی 1936 بەردەوام بوو و دواتر هەتا ترۆتسکی لە مەکسیک بەتەور بە کوشدا کەسی نرد بەتەور کوشتیان. ئەمە ئەو نەبوو ینی شۆڕشی کارگەری لە رووسیا هەتا لە مشکستهێنانی ینی لە سەرنەکەوتنی بۆی کە بگا بە ئامانجەکانیشە هەروە زۆر سادە و ساکار ئەنجام نەدرا. ئەمە پرۆسیسێک بوو و بە جۆرێک شۆڕشێکی چاواشە بوو لە ناو حیزبەکە بەرپاکراوە سەرنجام بەوە گەیشت کە لە جێگای ئەوەی کە سۆشیالیزم بینیندا بمەزرێ دەسەڵاتێک ببینیندا بمەزرێکە دەسەڵاتی سەرمایه‌داری دەوڵەتیە بەڵێ نەسیم یاخود شنەبای سۆشیالیستی کە هەڵی کرد لە رووسیا ناچاری کردن کە زۆر لە زگەوتەکانی چینی کارگەر جێبەجێ بکەن. خەڵک خەمی شوێنی نیشتە جێبوونی نەبوو، خەمی کاری نەبوو، بێکاری ئەسڵەن نەبوو لە رووسیا، شتێک نەبوو ناوی بێکاری بێت لە رووسیا تا ماوەیەکی دوور و درێژ. بەشێکی زۆری لە وەسایلەکانی ژیان و ئەمانە فەراهەم بوو، خەڵک لە هیچ ناحێک و کەم و کوڕی نەبوو. ئێستا بەشێکی زۆری رووسەکان لە ئێستا هەتا خۆزگە بە کاتی سەرمایه‌داری دەوڵەتی جەخوازنەوەوانە.
ئەمانە شنەبایەکی سۆسیالیستی کە لە وڵاتی هەڵی کردبوو نێتوانی ئەمانە جێنەخە دیارە لە بواری کۆمەڵایەتیە لە بواری فەرهەنگیە لە بواری بڵین مەسایلی پەیوەندی ناوخێزانە لە گەلێک بوارە پێشکەوتنی زۆر بەرجەستە بەدی هات مەسایلی زۆر گرنگ هاتەکایەوە کە لە هێزاریش کاریگەریە منیان بۆ نمونەیەکتان بۆ باسکەم یەکێک لەو شتانەی کە خەڵک زۆر باسی ناکە لە ئەوروپا دیموکراسی ئەوروپا قەرزاری شۆڕشی ئۆکتۆبەرە قەرزاری ئەو شۆڕشە کارگەریەکە لە رووسیا ڕوویدا لەم سویدیا کە من تایە ئەژیم ژنانی سوید لە سەرەتاکان لە کۆتاییەکانی سەدەی نۆزدەوە خەباتیان کردووە هەوڵیان داوە بۆ ئەوەی دەنگی مافی دەنگدان بە ژنان بدرێ بچنە ئینتیخابات دەنگ بدەن وەکو پیاو ئەم مافەیان بۆ بەڕەسمی نەناسرا هەتاکو ساڵی 1990 هەتاکو ئەو کاتە کە شۆڕشی ئۆکتۆبەر سەرەکەوێ من لە زانکۆ بووم مامۆستایەکەم هەر ئاوا باسی کرد وەکو چیرۆشێکی جێڕای حکایەتێکی جێڕایەوە ئەیوت قیتارێک لێرەوە لە ستۆکۆڵمەوە تەوان لینین کە هاتووە ڕۆشتۆتەوە بۆ رووسیا لە ستۆکۆڵمەوە ڕۆشتۆتەوە بۆ رووسیا لێرەوە واتە جلی لەبەران نەبووە هاوڕەکانی لێرە بردویانە بۆ بازارێک ناوی پوپە لێرە لە سنتەری شەر لە هێزان ماوە لێ قاتێ جلیان بۆ کڕیوە توانە تۆ قەیناچی تۆ شۆشەکەی لە شڕانەچێ لە بەرتایە بەرحاڵ ڕسمەکەشی ماوە لە هێزا لەو ڕسمیەوە کە چوو بۆ ئەو پوپە ئەو قاتە جلەی کڕیوە جاکە هاتووە بۆ ئێرە لێرە لە ستۆکۆمەوە مامۆستایان ئاوا باسی کرد لە ستۆکۆمەوە قیتارێک دەرەچێ ئەچێ بەرەو سیبریا لە سیبریاشەوە قیتاریی تر دێتەوە بەرەو ستۆکۆم ئەم قیتاری کە ئەچێ بۆ سیبریا لینین تایە قیتاری کە ئەچێ بۆ یەتەوە بۆ ستۆکۆم نوێنەرێکی پەرلەمانی تایە ئەندامێکی پەرلەمانی رووسیا تایە ئەچێ لە ناو پەرلەمانی رووسیا ڕوون و ئاشکراڵێ ئەگەر ئەتانەوێ ئەوەی کە لە رووسیا ڕوویدا ئەو شۆڕشەی کە لە رووسیا ڕوویدا لە سویدیش دووبارە نەبێتەوە بکەونە ڕیفۆرمکردن بکەونە ئیسلاحاتکردن وە بەشێک لە دەستکەوتەکان بۆ خەڵک جێبەجێکە نێچێک لەو دەستکەوتانێکێک لەو خواستانەکە بووە مافی دەنگدانی هاوتا بووە بە ژنان لە دوای ئەوەوە لە سویدا جێبەجێ کراوە مافەکانی کارگەرانەوەی بیمەی بێکاریە ئەمەی کە مافی دروستکردنی نیقابەیە ئەمەیەکە یەکی ئاکراوە بە عوتەی ڕسمی ئەمەی کە چوزانم مەسلەی تەقاعودیە مەسلەی زمانی نەخۆشیە تەواوی ئەم شتانی کە ئێستا هەیە بەرهەمێکە لە بەرهەمەکانی شۆڕشی کارگەری رووسیا ئەم شۆڕشە نەبووایە ئێمە ممکن بوو دەیان ساڵی تر چاوەڕوان کردە تا بگەیشتینەتە نەک ئێستا کە دۆ خەریکە بەرەو خراپیەچێ مەسەرەن 50 ساڵ بەر لە ئێستا کە کۆمەڵێکی زۆر لە مافەکان جێبەجێ کران بۆچی وایە لەبەرەوەی هەر شۆڕشێک لەگە خۆیان پەیامێکی پێ مەبدەئیشی تازە دێنێ بەڵێ شۆڕشی ئۆکتۆبەر و شۆڕشی رووسیا نەیتوانی سۆشیالیزم بیناکە بەڵام مەبدەئێکی زۆر گرنگی هێناکە تاو کاتە نەبوو مەبدەیە کە شۆڕشی فەڕەنسا هێنای بۆ نمونە ئەوەیە ئینسانەکان ئازاد و بەرابەرن لە سیاسەتە لە هەڵبژان لە بەرامبەر حکوومەتە لە بۆ مافەکانیان ئەمەی هێنا ئازادن و یەکسانە لە مافەکانیانە ئەمەی هێنا شۆڕشی فەڕەنسا شۆڕشی رووسیا ئەوەی هێنا کە کۆمەلگا لە فەرد مەسئولە کۆمەلگا لە تاک بەرپرسە زۆر جار باسەکەن ئەڵێن شۆڕشی رووسیا کۆمونیستەکان تاگڕەویان لەلا و تاک بە مهم نازان و تاک بە گرنگ نازانن ئەوەی کە تاک بە گرنگ نازانێت سەرمایەدارانن ئەوەی کە تاک بە هیچ نازانێ ژیانی ئێمەمانان بە هیچ نازانێت کە وەختێک کارگەری سەرمایەدارانن تاک وەختێک مهمە لە کۆمەڵگەی سەرمایەدارێک کە پارەی هەیە وەختێک گرنگە لە کۆمەڵگەی سەرمایەدارێک کە دەسەڵاتی هەیە وەختێک گرنگەکە توانای کڕینیشتی هەیە کە توانای کڕینیش هیچ نییە تۆ تاک نیت هیچ نیت هەر بەشەر نیت ئینسان نیت بەڵام تاک لە سیستەمی سۆسیالیستیا گرنگە لەبەرەوە کۆمەڵگاری ئیحتیمامی کێبە تۆ نەک لەبەرەوەی خزم و کەست هەیە توانن یارمەتیت بن لەبەرەوەی کۆمەگە کرێگەریە نا نوێنەری ئەم کۆمەڵگایە کە حکومەت و دام و دەستگا ئیداریەکانێتی بەرپرسن لە بەرامبەر کە نەخۆشەکەوی خەستەخانە هەیە کە پێویستت بە خوێندنە زانکۆ هەیە کە بێکارە بی ئەبێ بخینە سەر کارە بە دۆزینەوە کارکردن هەر پارە نییە ئەوەیە شعور بە ئینسانێتی خۆت بە وجودی خۆت بکەیت پێویستمان بۆی بخینە سەرکار باشە ئەمە ئەو مەبادی ئەسۆشیالیستیانن کە شۆڕشی ئۆکتۆبەر هێنایەتی ئەگەر ئێمە
ئەمڕۆ لە کوردستانە ئەمانە بە مافی خۆمان ئەزانین و خەریکین لە بەرامبەرێکی و پارتیە یەخیان نەگرین بۆچی تعلیم یاخود خوێندن بە خۆڕایی نیەوەیکەی بە قتاعی خاص و بۆچی خستەخانە بۆ بەسەن 200 ساڵەوە پێش لە سەردەمی دەوڵەتی عوسمانی ئەسا ئیسلامیەکان دانیشن باسەکەن ئەمە واونە بۆ سەردەمی دەوڵەتی عوسمانێکە دەوڵەتێکی مسلمان بوو بۆ خستەخانە هەبوو بۆ خەڵکە نەخۆشەکە و دکتۆر هەبوو خۆی عیلاجکە بۆ مەکتب هەبوو خەڵک بناڵی بنێرە بۆ مەکتب نەبوون ئەمانە کە دروست بوو خەڵکن و بۆ خەڵکن و ئەوانە هەمووی بەرهەمی ئەم جوڵانەوە سۆشیالیستیە کە لە رووسیا سەرکەوت و سەرکەوتنی بەدەستێنا ئایا سەرکەوتنی یەک جارێکی بەدەستێنا هەموو ئامانجەکانی پێکا نەخێر بەداخەوە نەکرا و نەکرا ئینسان لە ڕووی ئابوووریەوە سەرفراز بێ نەکرا لە ڕووی ئابوووریەوە ئازاد بێ نەکرا لە ڕووی ئابوووریەوە خاوەنی چارەنووسی خۆی بێت و لایەزار پێویستت بەوە هەیە جیهازێکی دەوڵەتی بێ خزمەتی تۆ بکە بەڵێ باشترە لەوەی کە لێو گەڕێن لەسەر جادەکانە لەسەر مایە ڕقبیتەوە لە بێکاریا دابڕزی لە نەخۆشیە خۆشێکی زۆر سادە بتکوژێکە سرنجەکە بای لەوانەیە $10 بێ باشترە لەوە حتمما بێگومان باشترە کە بەشێکی زۆری دنیا سە ئاواژین $10 پێویستە بۆی کا سرنجە لە خۆی با دەوڵەت نایداتی و ئەمرێ ئەگەر خزم و کەس یارمەتی نەدەن لە کوردستان ئاوایە لە کوردستانی ئێمە ئێستا ئاوایە بەشێکی زۆر طبعاً ئەوە باشترە کە دەوڵەتێکە بێ ئەمانەت بۆ بکە بەڵام ئەمە ناکاتە سەرفرازی و ئازادی ئەمە ئەو خەونە سۆشیالیستیە نییە کە ئێمە ئاواتمان بۆ خواستووە ئەمە ئەوە نییە کە جوڵانەوەی کارگەری و جوڵانەوەی کۆمونیستی بە شوێنیەوە بووە بۆیە ئەوەی کە لە رووسیا ڕوویدا نەیتوانی بەم ئامانجە بکەوم ئەمانجەی بەدی نەهێنا سەرفرازی ئابووری بەدی نەهێنا بگرە چاکردنی ئابووری بەدەستێنا بەڵام لە ڕووی سیاسیەوە زمانیان ئەبڕیتۆ ڕخنە لە ستالین بگرتایە و هەتاکو گۆرباشۆفیش نهاتوانە کەس هەر نەیەتوانی ئەسڵەن مناقەشەی هیچ شتێک لە سیاسەتەکانی حیزبی شوێعی رووسیا بکە کە ئەمانە هەمووی بە دژی بیر و بۆچوونی ئازادی خوازانەی سۆشیالیستان و کۆمونیستانێ و بە دژی تەنانەت بیر و بۆچوونی ئازادی خوازانەی کەسایەتیەکی وەکو لینین و حزبی بەشەکی بۆ لە سەرەتاکانی دروستبوونی خۆیان بەرحاڵ ئومێدەوارم توانی بێتم باری سەرنجی خۆمەوە قەولم دابوو کە هەوڵدەم بیگەێنم گیان نبێتم من پرسیارێکی وها نبینم بەڵامە بینم کە بینەریشی باش بینەری بەرنمەکان بوون ومێدەوارم سوودیان وەرگرت بێ و توانی بێتمان بە ئەندازەی پێویستی خۆی یادی شۆشی ئۆکتۆبەرمان کردبێتەوە ئەم یادەمان بەرز و بەڕێز ڕاگرت بێ ئەگەر پرسیارێک هەبێت یاخود کۆمنتێک هەبێ من حازرم بکەمەوە گفتوگۆ لەگەڵ هاوڕێیانە ئەگەر نا پێم وابێ ئیتر کاتی هاتووە بەجێتان بێڵن سەعات و نیوەکە قساکەم زۆر سپاسانەکەم کە تەحملتانکردن تا ئێستا ئومێدەوارم بەرنامەیەکی بەسوود بوو بێ و دووبارە لە بەرنامەی ترا پێک بگەینەوە زۆر سپاس تا بەرنامەیەکی تر بەیەوە یازی شادەبمەوە ڕۆژێک یان شەوێکی خۆشتانە بێت هەر بشین